کاتتان باش بەڕێزان، بەخێر بێن هەموو لایەک. خۆشحاڵین لە چاڵەکێکی تر لە چاڵەکیەکانی ئەکادیمیای مێگامایند پلەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە کە هەموو شەوانی شەممە هەرجارەی لەسەر تەوەرێک لەسەر بابەتێک قسە دەکەین. وەک دەزانن ئەکادیمیای مێگامایند پلەس جگە لەو وێبینارە هەفتانەی کە شەوانی شەممە هەیەتی چەندین بەرهەمی تری تا ئێستا بە چاپ گەیاندووە کە ئەوانیش چەند کتێبێکن کە کتێبەکانیش پاشکەمێکتر ڕەنگە بێنە سەر شاشە. 333 وانەی ژیان بەهێز بمێنەوە 365 ڕۆژ لە ساڵێکدا، پۆلەکەت بەرەواش بکەوە 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان و 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە کە ئەو سێی دواییان لەلایەن دەستگای فام بەسپاسەوە بە چاپ گەێنراوە. جگە لەوەش ئەکادیمیا فەرهەنگێکی ئەلکترۆنی هەیە کە بە خۆڕاییە، فەرهەنگی زار کە بۆ هەردوو سیستەمی ئەندرۆید و سیستەمی iOS بەردەستە. وەکو گوتمان ئەوە لە زمانی دایکەوە وەرگیرایە. ئێستا دەتوانن لە گوگل پلی یان لە ئاپ ستۆر دایبەزێنن و بەردەوام کاری تێدا دەکرێت. ئێوەش دەتوانن بۆ دەوڵەمەندکردنی بەشدار بن تێیدا، بەوەی کە وشەی نوێ بنێرن، بەوەی کە ئەگەر هەڵەیەکە بوو بتوانین چاچی بکەینەوە بەیەکەوە. بەردەوام کاری تێدا دەکرێت. لە ئێستادا ئینگلیزی کوردیە و بە شێوەی ئۆنلاینە، بە خۆڕاییە. لە داهاتوودا کاری ئەوە تێدا دەکرێت کە کوردیەکە فراوانتر بکرێت بۆ ئەوەی زارەکانی تریش بگرێتەوە، وەکو هەورامی و کرمانجی، هەروەها نووسینی لاتینیش لەخۆ بگرێت. جگە لە مانای وشەکان زۆر جار لە ڕستەدا بەکارهێنراوە. خوێندنەوەی ئەمریکی و بریتانی تێدایە. ئەگەر پێویست بێ وێنەی لەگەڵا لە زووترین کات چەند پاشکۆیەکی بە سوودی تێدایە. زۆر بە ئاسانین دەتوانن داونلۆدی بکەن، هەروەها بە ئاسانیش دەتوانن فیدباک بنێرن و وشەی نوێش ئضافە بکەن. جگەلەوە ئەکادیمیا لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان لە زۆر گروپاتی هەیە کە بەم شێوەیە گەر لەسەرەوە دەست پێ بکەین. وێبسایتێک هەیە بە شێوەیەکی جوان، هەموو ڤیدیۆیەکانی پێشتر و بەرهەمەکانی پێشتر و هەواڵەکانی تێدایە، شتی باشی تێدایە. www.mmp.ac لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەم شێوەیە، هەروەها چەناڵی یوتیوب کە هەموو شتەکانی پێشووی تێدایە. جگەلەوە چەند گروپاتێکمان هەیە کە ئەگەر ئەو QR کۆدە سکان بکەیت داخلی گروپاتەکان دەبێت، هەروەها ئەو ڕقم تەلەفۆنەش کە شتەکانی تری تێدایە. نامانەوێت زۆر کاتی ئەم شەو ئێوەی بەڕێز بەوە با بڵێن بکوژین، بەڵام ئەوە گرنگە بۆ بەرچاوڕوونی بۆ ئەوانەی کە پێشتر ئاگاداری چاڵەکیەکانی ئەکادیمیا نەبوون. ئەم شەو باز لە بابەتێکی گرنگ دەکەن کە ئەویش بابەتی خوێندنی باڵایە. پرسیارێکی زۆر ئاراستەی ئێمە و مامۆستایانی زانکۆ دەکرێت دەربارەی چۆنیەتی تاقیکردنەوە، شێوازی پرسیارەکان، هەروەها هەندێک وردەکاری تر کە ڕەنگە هەموو ئەو وەڵامانەمان دەست نەکەوێت. بۆیە بیرمان کردەوە لە کاتێکی گونجاو کە دەزانین بەیانی ئاخر موعدی تەقدیمکردنە لە هەموو کوردستانیش بە یەک کاتە، 12 مانگیش ئیمتیحانە، بەڵام گوتمان مەجموعەیەک مامۆستا کۆبینەوە بەیەکەوە ئەوانی دەتوانێت بۆی هەم بۆ چوونی خۆمان خەینە ڕوو لەو بارەیەوە، هەمیش ئەگەر پرسیارێک هەبێ بتوانین وەڵامی بدەینەوە. دەمانوێت وەکو سەرەتا بڵێن ئەوەی ئێمە دەڵێن شتی هیچی فەرمی تێدا نییە، تەنها پشتمان بەستووە بە ئەزموون و شارەزایی خۆمان و ئەو کۆمەڵە مامۆستایانەی کە لەگەڵمانن لەسەر خەت. بۆی ئەو کارە بکەین. ئێمە بەڕاستی نامەمان بۆ مەجموعەیەک مامۆستا نارد کە 20 مامۆستا زیاترن لە زانکۆ جیاجیەکان لە
پسپۆڕی جیاجیا ئەوان هەندێکیان بە نووسین وەڵامیان داینەوە، هەندێکیان بە دەنگ وەڵامیان داینەوە، هەندێکیان بە تەلەفۆن وەڵامیان داینەوە. هەوڵ دەدەین وەڵامەکانی ئەوانش بخەینەڕ و هەندێکیش بە سوپاسەوە ئەم شەو لەگەڵمان بە ڕاستەوخۆ بەشدار دەبن تا بتوانین لە خزمەت ئێوەی بەڕێزدا بتوانین ئەگەر پرسیارێک هەبێ وەڵام بدەینەوە، ئەگەر ئەو ئەزمونە سادەی خۆشمان بخەینە بەردەستی ئێوە بۆ ئەوەی لە تاقیکردنەوەی توانستی وەرگرتن سوودمەند بن. من ئێستا سکرینی خۆم شێر دەکەم. زۆر باشە، هیوادارم سکرینەکە دیار بێستا. زۆر باشە، ئەوە ناونیشانەکەیە بە شێوەیەکی گشتی خوێندنی باڵا، بەڵام بە تایبەتی ڕێنوێنی گشتی سەبارەت بە تاقیکردنەوەی توانستی مەبەستمان کەفای عیلمیەکەیە کە بەسپاسەوە ئێستا چەند مامۆستایەکی بەڕێزی دکتۆرێکی بەڕێزی زانکۆش لەگەڵمان بەشدار دەبن. بەڵام بە کورتی بەشداربووەکان بەشداربووان لە زانکۆی سەلاحەدین، زانکۆی سلێمانی، زانکۆی گەرمیان، زانکۆی پۆلیتەکنیک هەولێر، زانکۆی ڕاپەڕین، مەجموعەیەک کەس بەشدار بوون تێدا لە وەڵامدانەوەکان. ئەوانەی بەشداریان کردووە پرۆفسۆری یاریدەدەرن، چونکە بەڕاستی ئەوانە مافی ئەوەیان هەیە کە پرسیار دابنێن. پسپۆڕیەکان پسپۆڕی مرۆڤایەتیمان هەیە، پسپۆڕی زانستەپەتیەکانیشمان هەیە. ئەوە وەکو پێزانینێک بۆ ماندبوونی ئەوانەی کە بەشدارن لەگەڵمان، پرۆفسۆر دکتۆر هۆشنگ فاروق لە زانکۆی سلێمانی، پرۆفسۆر دکتۆر بێریڤان موفتی لە زانکۆی سەلاحەدین، هەرێکە پسپۆڕی خۆشی نووسراوە، پرۆفسۆر دکتۆر دڵشاد عەزیز دەروێش لە زانکۆی سەلاحەدین، پرۆفسۆر دکتۆر قادر محەممەد حەسەن، پرۆفسۆر دکتۆر هاوڕێ عەزیز مەنسوور بەگ، پرۆفسۆر دکتۆر عەلی مەحموود جوکل، پرۆفسۆر دکتۆر ئیدریس محەممەد تاهر هەرکی سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیک خۆی بەشدارە لەگەڵمان، پرۆفسۆر دکتۆر فەرهاد عەلی سەلاحەدین، پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر کەریم ئەحمەد عەزیز لە زانکۆی گەرمیان، پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر ئەحمەد حەمەدەمین، پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر ستار عوسمان، پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر سەلوە ئەحمەد کە ئینشاڵڵا خۆشی لەگەڵمان دەبێت، پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر هەلز، پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر تارق کە ڕاگری کۆلیژی پەروەردەی مەخمورە پسپۆڕی جوگرافیا، پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر سامی حسێن عەلی ساسی ماتماتیک، پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر حەمید عەبدولحەمید لە کۆمەڵایەتی اختصاصی جوگرافیا زانکۆی سەلاحەدین، پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر دڵەخشانی یوسف، پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر سامان حسێن ڕاگری کۆلیژی زمان لە زانکۆی سەلاحەدین کە بە سوپاسەوە ئەم شەویش ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت، پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر لەنجا عەبدوڕەزاق، پرۆفسۆر دکتۆرە فاتمە ڕەشید ناوی ببورن لە کۆتاییە چکە درەنگ وەڵامی بەشداریەکەیداوە، بەڵام وەکو پێزانینێک ویستمان ناوی هەر لەگەڵ نابێت. بە کورتی هەندێک شت دەخەینە ڕوو، دوای ئەوە دەرگای گفتوگۆ بۆ ئەوەی بەڕێز دەکەین. وەکو گوتمان هەندێک سیرکەن، هەندێک بە نووسین نردویانە، زۆر سپاسی ماندبوونیان دەکەین، هەندێکی تر بە دەنگ نردویانە، هەندێکی تر بە نامەی مۆبایل، نامەی با بڵێن لە تۆڕە کۆمەڵایەتەکان نردویانە، بەڵام وەکو سوپاسێک هەمویان جێی پێزانینن، سوپاسی ماندبوونیان دەکەین کە بەم شێوەیە بەتەنگ ئەو بابەتەوە چوون و ویستیان ئەوانیش ئەزمموی خۆیان هاوبەشی پێ بکەن لەگەڵ ئێوەی بەڕێز. بەڕێزان، خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان وەک دەزانین کە دەڵێی خوێندنی باڵا یەکسەر هێڵی جیاوازی لەگەڵ وەزارەتی پەروەردە دروست دەبێت کە وەزارەتی پەروەردە تاکو پۆلی 12 بە سنووری دامەزراوەکانی وەزارەتی پەروەردە دەدەنێت، دوای کە هاتیە دوای پۆلی 12 کە بەکەلۆریوسش بە خوێندنی باڵا حسابە، بەڵام لەبەرەوەی خوێندنی باڵا ئەگەر بیکە ئینگلیزی و ئەگەر بیکە عەرەبی دوو دەستەواژەی جیاوازیان هەیە، مەسەلەن هایر ئێجوکەیشن هەیە لەگەڵ پۆست گراجوێت ستەدیز یان هایر ستەدیز، لە عەرەبی تعلیم عالی هەیە لەگەڵ دیراسات عولیا هەیە، بەڵام لە کوردیەکە هەردووچی هەر خوێندنی باڵا دانراوە. ئەوەش ئاساییە کە دەڵێن خوێندنی باڵا، ئەمە مەبەستمان دوای بەکەلۆریوسە
بزانین چونکە بەکەلۆریوسمان هەیە پرۆگرام هەیە 4 ساڵە پرۆگرام هەیە 5 ساڵە پرۆگرامیش هەیە 6 ساڵە بەڵام ئێمە ئەم شەو باسی ئەوە ناکەین باسی دوای بەکەلۆریۆس دەکەین کە دەڵێن خوێندنی باڵا مەبەستمان دراسات عولیا مەبەستمان پۆست گراجوێت ستەدیز یان هایر ستەدیز کە ئەویش دیپلۆمی باڵا دەگرێتەوە ماستەر دەگرێتەوە لەگەڵ دکتۆرا دیپلۆمی باڵا عادەتەن دوو جۆری هەیە بەڵام ئێمە لێرە زۆرێکیان باز دەکەین کە دیپلۆمی باڵای 1 ساڵەیە کە تەنها 2 کورسی خوێندنی تێدایە و توێژینەوەی لەگەڵدا نییە دوای بەکەلۆریۆس دێبێت تەمان ماستەر هەیە ماستەر بە شێوەیەکی گشتی 2 ساڵە 2 کورسی خوێندنە زائیدەن نامەی ماستەر کە پێش مناقەشە پێویستە توێژینەوەیشی تێدا بڵاو بکەیەوە لەو ماستەرە هەڵوێنرابێت دکتۆرا لە نێوان 3 بۆ 4 ساڵە بە پێی سیستەمی نوێ دەکرێت 3 ساڵیش بێ ئاساییە بەڵام لە 3 ساڵ کەمتر نییە هەتا 4 ساڵیش دەڕوا ئاساییە ئەویش بەڵام ئەو 1 کورسی خوێندنی سێمانجی هەیە تێزێکی دکتۆرای تێدایە بڵاوکردنەوەی 2 توێژینەوەش لەناو ئەو تێزە دەبێ پێش مناقەشە بێتە دەرێ ئەو وەکو بەرچاوڕوونیەک بۆ ئەوانەی ئەگەر دەشزانن سپاسیان دەکەین ئەوە هەندێک ڕەنگە شارەزایی ئەو تۆیان نەبێ لەو بوارە مەرجی کردنەوە بۆ خوێندنی باڵا دکتۆرا و ماستەر و دوایی دیپلۆمی باڵا دەگۆڕێ بەڵام بە شێوەیەکی گشتی دەبێ 2 وەجبە لەو بەشە تەخەڕوجی کردبێ بە سەرکەوتووی دەبێ مامۆستاکانی لەقەبی پرۆفسۆر و پرۆفسۆری یاریدەدەری تێدا بێ ئەوەش بە جۆرەی دکتۆرا و ماستەر دەگۆڕێت دوای ئەوە کە ئەگەر ئەو مەرجانە هەبوون ئەو کاتە دەکرێت ئەو بەشە داوای کردنەوەی خوێندنی باڵا بکە و چەند کورسی داوا دەکا ئەوەش دەوەستێتە سەر ئەوەی چەند مامۆستای هەیە مامۆستاکان چووکە بەپێی تعلیمات سەقفیان بۆ دیاری کراوە کە ناکرێت لەو ژمارەیە زیاتر وەربگرن بۆ سەرپەرشتیکردن کەواتە پلانی کورسەکان لەسەر بنەما و لەبەر ڕۆشنایی ئەو مامۆستایانە دادەندرێت کە مەرجی سەرپەرشتیکردنیان تێدایە بۆ نمونە ئەگەر کەسێک پرۆفسۆر بێ دکتۆرای ئیشراف کردبێ پێشتر دەتوانێت تاکو 4 قوتابی دکتۆرا و 5 قوتابی ماستەر لە هەمان کاتدا ئیشراف بکە ئەگەر دکتۆرای نەکردبێ ئەوە کەم دەبێتەوە بەو شێوەیە دەڕوا ئەگەر پرۆفسۆری یاریدەر بێ پێشتر دکتۆرای کردبێ یان پێشتر ماستەری کردبێ ئەوە مافی هەیە دکتۆرایەک و 3 ماستەر بەو شێوەیە دادەنرێ مەبەستمانەوە بۆ پلانی کورسیەکان لەسەر بنەمای ئەو مامۆستایانە دادەندرێت کە لەوێدا یان لەو بەشەدا بوونیان هەیە زۆر باشە وەکو گوتمان لە شتێک دیاری کراوە ئەوەی سەقفی سەرپەرشتیاران دوای ئەوە پلانی کردنەوە دێ پلانی کورسیەکان دانرا پاشان ڕاگەیاندنی ئەوانە هەمووی کراوە بەڵام ئەوە پرۆسەکەیە دوای ڕاگەیاندن دەبێت لیستی سەرچاوەکان و کتێب و بابەتەکان دیاری دەکرێت عادەتەن ساڵانی پێش و دیاری نەدەکرا دوایی ئێستا دیاری دەکرێت هەرچەندە لە زانکۆیەک بۆ زانکۆیەکیش دەگۆڕێ هەندێکی بەس بابەتی دیاری کردو هەندێکی بەس کتێبی دیاری کردو هەندێکی کتێب و بابەتەکانی دیاری کردووە پێشکەشکردن دوایین کات دوای ئەوەی درێژکرایەوە بەیانی دوای ینی تەواوبوونی دەوامەکە ئەوە کۆتاییە باوەڕ ناکەم چیتر درێژ بکرێتەوە کە تاخیر بووە تاقیکردنەوەکە لە هەموو کوردستان بەڕێزان لە هەموو اختصاسەکان هەر سێکی دیپلۆمی باڵا ماستەر دکتۆرا تا ئێستا تا ئەمڕۆ لەگەڵدا بێت 12 دیاری کراوە کاتژمێر 11 بۆ 11 دانراوە ڕەنگە کەسێک لە سلێمانی هەبێ بێ لە هەولێر تەقدیم بکە لە هەولێر هەبێ بێ لە سلێمانی تەقدیم بکە تاکو ئەو هاتوچۆ شتە ئاسانتر بێ و ئامادەکاریەکانیش باشتر بێ وێ سعات 11 دانراوە هەرچەند کاتەکە گەرمە هیوادارین ئەو شوێنانەی دانراون بۆ تاقیکردنەوەکان
ئامادەکاری بۆ کرابێت چونکە جگە لەوەی سترێسێکی زۆرە وەختێکی زۆری شێ بەلای کەم 3 ساعتە کاتەکەی دەکەوتە وەکو دەڵێت سەقەی گرما ئەگەر ئامادەکاری نەکرابێ ڕەنگە تووشی کێشە بێت. پاشەوە کە ئیمتحانەکە کرا ئەنجامی بەرایی دەردەچێت بە تەسەوڕی ئێمە لە نێوان 10 بۆ 14 ڕۆژ دەبێت چونکە بەڕاستی هەموو مامۆستاکان لە یەک شوێن نین ڕەنگە مامۆستاش هەبێت لە چەند شوێنێک مادەی هەبێت لە چەند زانکۆیەک هەبێ بۆیە بەلای ئێمە وایە نزیکەی 10 ڕۆژێکی پێدەچێت بۆ ئەوەی نەتیجەی بەرایی دەربچێت چونکە دوای ئەوەی هەڵەچنی تەواو بوو تدقیق دێت تدقیقی لیژنەی ئیمتحانی دێت دوای تدقیقی لیژنەی ئیمتحانی لیژنەیەکتر لە سەرۆکایەتی زانکۆکان بۆ پێداچوونەوە بۆ وردبینیکردن دێن دوایی دەنێردرێتە وەزارەت یعنی لە کۆلیژەکان دەنێردرێتە زانکۆ لە زانکۆ دەنێردرێتە وەزارەت دوای وەزارەتیش تدقیقی دەکا ئەو جێ ئەلان دەکرێت و نەتیجەی بەرایی بۆیە دەڵێن 10 تا 14 ڕۆژی پێدەچێت. پاشەوە ئەگەر ئەعلان کرا 3 ڕۆژ عادەتەن 3 ڕۆژ ماوەی گازاندە هەیە ئەگەر کەسێک بە نەتیجەکە ڕازی نەبوو دەتوانێت گازاندە بنووسێت و دەفتەرەکەی سیر دەکرێتەوە لەبەر کۆکردنەوەیە لەبەر خاڵەکانە لەبەر زۆر شتە مەفروضیشە کۆلیژەکان هەموو خاڵەکانی ئیعلان بکەن تاکو بزانن هەر قوتابیەک لە معدەلی چەندە چەند خاڵی وەرگرتووە چونکە ئێستا خاڵبەندیە دوای دێن باسی دەکەین. پاشەوەی گازاندە تەواو بوو نەتایجەکان دەنێرێتەوە بۆ سەرۆکایەتی بۆ وەزارەت لەوێ فەرمانی پێ دەردەچێت ئەنجامی کۆتایی و ناوی پاڵێراوان دەردەچێت کە بە ڕای ئێمە ڕەنگە بگاتە کۆتایی مانجی 6 یان سەرەتایی مانجی 7 دەست پێکردنیش لە سەرەتای مانجینۆ دەبێ وەکو ئەوەی کە وەزارەتی خوێندنی باڵا پلانی داناوە. خاڵبەندی پێشبڕچەیەەکە خۆتان نزانن بۆ دیبلۆمی باڵا بەکالۆریۆس لە 150 لەسرە تاقیکردنەوەی توانستی 15 لەسرە و ئینگلیزیش دەبێ هەبێ بەڵام دیبلۆمی باڵا مەرج نییە کە ئێستا بێ دەبێ پێش تەواوکردنی ئینگلیزیەکە دابنێت. بۆ ماستەر بەکالۆریۆس 160 مەبەستمان نەک لەسرە ئەگەر لە 50 بەسەرەوەی دەتوانانی تەقدیمی دیبلۆم بکەیت بۆ ماستەر نابێت لە 60 کەمتر بێ بۆی تەقدیم بکەیت تاقیکردنەوەی توانستیش دەبێت لە بەلایانی کەم نیوەی بابەتەکە نیوەی دەربچی ئەو جەدەچیە منافەسە. بۆ دکتۆرا بەکالۆریۆس 60 ماستەر 7 عینەن تاقیکردنەوەی توانستی دەبێت 15 کەمتر نەبێ ئینگلیزیت هەیە لەوێ توێژینەوەت هەیە توێژینەوەکە لە دەرەوەیە لە ناوەیە تاکو 25 خاڵ دەتوانی سوودمەند بی تێیدا جگە لەوەش لە بۆ دکتۆرا ئەو مامۆستایانەی کە دامەزراون لە زانکۆکان و دەوام دەکەن خاڵی دڵنیایی جۆریش هەیە. ئەو بە شێوەیەکی گشتی خاڵەکانە مەبەستمان چییە لەوەی کە 50 کەمتر نەبێ ینی ئەگەر ماستەر بەکالۆریۆسەکەی 60 بێ هیچ خاڵێک وەرناگرێت بەڵام بێتە 65 خاڵ ئیزافە دەبێت تا مەسەلەن دکتۆرا ماستەرەکەی 7 بێ هیچ وەرناگرێت بەڵام ببێتە 80 خاڵی دەچێتە سەر توانستی ئینتاقکردنەوەکە 15 هیچ وەرناگرێت ببێتە 15 و نیو بێتە 16 خاڵێک وەردەگرێت دەچێتە سەری ئەگەر ئینگلیزی هەبێ بە پێی ئاستەکەی ئەویش لە وەزارەت دیاری کراوە چەند خاڵێک وەردەگرێت ئەگەر توێژینەوەی هەبێ توێژینەوەکە لە دەرەوە بێ کێشت نییە لە دەرەوەش دوو مەرجی تێدایە یان ئیمپاکت فاکتەر بێ یان لە لیستی سکۆپس بێ ئەوە بڵاو کرابێتەوە یان پەسەند کرابێ خاڵ وەردەگرێت ئەگەر لە ناوەخۆ بێ دەبێت تەنها بڵاو کرابێتەوە اینجا خاڵی بۆ ئەژمار دەکرێت بەڵام ئەقساحەت میتی خاڵەکانیشی 25 خاڵە بۆ ئەم تاقیکردنەوەی توانستی وەرگرتن کە مەبەستی ئەو شەومانە زیاتر ئەوە وەکو بەرچاوڕوونیەک بوو بۆ ئەوانەی وەکو بەبیرهێنانەوەیەک بەڕێزە ئێستا دێن باسی تاقیکردنەوە دەکەین وەکو گوتمان هەندێک بەڕێز بەنووسین نردویانە هەندێکیش ڕاستەوخۆ قسەمان بۆ دەکەن بۆیە ڕەنگە ڕاستەوخۆکان وەرگین دوایی دێنە سەر ئەوەی تر زۆر گرنگە خوازیارانی خوێندنی باڵا پێش تاقیکردنەوە چی بکەن کە ئێستا تاکو تاقیکردنەوە دوای ڕۆژی تاقیکردنەوە دوای تاقیکردنەوەش بەپێی ئەزمموی متەواضعی خۆمان و ئەو برادرانەی کە لەگەڵمان ئەوانەی کە نردویانە هەوڵ دەدەین هەندێک خاڵی بخەینە ڕوو کە ڕەنگە ئێوە بیزانن یان ڕەنگە هەندێکتان بیرتان بۆی نەچوو بێ یان بە گرنگتان نەزانی بێ بەڵام بەڕاستی گرنگ
دوای ئەوە باسی شێوازی پرسیارەکانیش دەکەین کە پێویستە و خاڵش بڵێن کاتێک ئەمە پەیوەندیمان بە هەندێک مامۆستا کرد هەندێکیان حەزیان نەکرد بەشداری بکەن لەبەر چەندەوە کارێک یەک لەوانە بەڕاستی ئەوە بوو مەسەلەی پرسیار مەسەلەی حەساسن ڕەنگە ئەوانەی ئێستا لەگەڵمان بەشدارن زۆربەی بەشدارن لە دانانی پرسیارەکان بەڵام لەبەرەوەی ئێمە ینی بەدڵنیاییەوە شتێک ناڵێن کە لە سەنگی تاقیکردنەوەکە کەم بکاتەوە شتێک ناڵێن ینی بڵێن بە ڕەهایی بەو شێوەیە دەبێت ئەوەی گوتمان وەکو بەبیرێنانەوە هیچ شتێکی فەرمی نییە ئەوە تەنها قسەکردنە لە ئەزمموی ساڵانی خۆمان لەگەڵ ئەو بەڕێزانەی کە لەگەڵمان ئەوانەی بەشداریان کردووە بۆ ئەوی بێتە بەرچاوڕوونیەک بۆ ئێوەی بەڕێز نەک بۆەوەی بە هەڵەدا بچن نەک بۆەوەی کە وەکو دەڵێ سارتان بکەینەوە لەو خوێندنەی کە کردوتانە ئێمە هەممانەوە دەزانین کە لە پسپۆرێک بۆ پسپۆرێک پرسیار دەگۆڕێ لە بەشێک بۆ بەشێک دەگۆڕێ تەنانەت بەڕێزان لە مامۆستایەک بۆ مامۆستایەکیش دەگۆڕێ ئەو مامۆستای لێرە هەمان بەش و هەمان پسپۆری هەیە پرسیاردادنەی جیاوازە لە مامۆستایەکی تر بۆیە تۆ دەبێ مامەڵە لەگەڵ ئەو بەش و پسپۆری و ئەو مامۆستایانە بکەیت کە لەو شوێنەی تەقدیمت کردووە بۆیە زۆر گرنگە ئەو خاڵە ڕەچاو بکەین کە ئەوانی ئێمە دەیڵێن ڕەهانیە تەنهانیە حاڵەتی تری زۆرە ڕەنگە بەو شێوێ نەبێت کە ئێمە دەڵێن بەڵام دەڵێن پێمان وایە وابێ باشە ببورن بە شێوەیەکی گشتی پرسیارەکان مەفروزە گشتگیر بن و لەبارەی چەپکە سەرەکیەکانی ئەو بابەتە ئۆکسپۆری بێت دەبێ جۆرا و جۆریش بن پرسیارەکان بۆ ئەوەی بتوانێ توانای ئەو فێرخوازە بپێوێ بزانێ ئایا لە پرسیاری تەحلیلی چۆنە لە پرسیاری منطقی چۆنە لە پرسیاری ناکرێت و پرسیارەکە زۆر ورد بێ چونکە ئەو تاقیکردنەوەی توانستیە تاقیکردنەوەی ئەوە نییە تۆ کۆرسێکی خوێندنی وەرگرت بێ ئینجابەی لەو کۆرسە تاقیکردنەوەی پێ بکەیت مەسەلەن ئەگەر هەر بابەتێک وەرگری بابەتی زمان بێ بابەتی ئەدەب بێ بابەتی مێژوو بێ جوگرافیا بێ لە کۆرساتێک دەخوێنی فەرقی هەیە تاقیکردنەوەی پێ بکەیت لەوەی ئەتۆ تاقیکردنەوەی گشتی پێ بکەیت بۆیە بەڕای ئێمە مەفروزە پرسیارەکان بە شێوەیەکی گشتی گشتگیر بن زیاتر لە چەمکە ئەساسیەکان و بنەڕەتیەکانی ئەو پسپۆریە بێ ئاخۆ ئەو کەسەی دێ تەقدیم دەکا ئاگداری ئەو بنەمایانەیە ئاگداری ئەو چەمکە ئەساسیانەیە ئەگەر دەیەوێت تەقدیمی پسپۆریەک بکە یان نا من لێرەوە هەندێک دەوەستم بە برادرانی تر هەندێک قسە بکەن دوای من دێمەوە سەر خاڵی ورتر کاک دکتۆر سامان ئەگەر دکتۆر سامان حاضر بی دکتۆر سامان حسێن ڕاگری کۆلیژی زمان لە زانکۆی سەلاحەدین پرۆفسۆری یاریدەدەرە سپۆری ئەدەبی ئینگلیزی دکتۆر سامان لەگەڵمانی ئەگەر دکتۆر سامان لەگەڵمان بێ ئەگەر نادەچینە لای بەڕێزیشتر بەڵێ کاک دکتۆر سامان لێ بڵاو بەڕێزی زۆر سپاس کاکتۆر ئێوارەتان باش بەڕێزان سپاس کە دەرفەتان پێدان کەمێک باسی تاقیکردنەوەی توانستی زانستی بکەین سەبارەت بە کۆلێژی زمان وەکو کاکتۆر ئیمداد فەرمووی ئەو بابەتانەی کە باس دەکرێت بابەتێکی ڕەهانین و مەرج نییە هەموو مامۆسایان کە پرسیار دادەنێن 100% پابند بن بەڵام عەلە الئەغلەب زۆرینەیان ئینشەڵا کۆبنەوەیان لەگەڵ دەکرێت لە ماوەیەکی نزیکدا یاخود پێیان ڕادەگەێنێ بە ڕێگای تەلەفۆنەوە چونکە مەرج نییە هەموو مامۆساکان با بڵێن کە بۆ زانکۆی سەلاحەدین پرسیار دادەنێن لە شاری هەولێر بن بەکرێت لە دەرەوەی شاری هەولێر بن لە شارەکانی ترشەوە بەشدار بن هەروەکو چۆن ئێمەش هاوکاری زانکۆکانی تر دەکەین بەگشتی ڕێنماییەکان دەبێ بگاتە هەموو ئەو مامۆستا بەڕێزانەی کە پرسیار دادەنێن چونکە هەم وەکو ئەمانەتێک هەم وەکو ئەرکێکی کارگێڕی و زانستی مەفروزە بزانن کە شێوازی پرسیارەکان چۆنە کەم تا زۆر وەکو کاکتۆر ئیمداد ئاماژەی پێکرد لە ئەزمموی ساڵانی ڕابردوو و بینینی پرسیار گەلێک کە ساڵانی ڕابردوو هەبوون یارمەتیدەرێکی زۆر ئەبێت بۆ پێشکەشکاران بۆی کە بتوانن ڕۆیایەکیان هەبێت دەربارەی شێوازی پرسیارەکان
بەڵام خۆشببختانە ئەو ڕێنمایی کە دەرچووە طبعا کۆمەڵێک ڕێنمایی دەرچوو یەکێک لەوانە ڕێنمایی ژمارە 3 ساڵی 2022 کە لە مانگی نوێە دەرچووە نزیکەی 18 لاپەڕەیە باس لە هەموو پێداویستیەکانی پێشکەشکردن و شێوازی پێشکەشکردن بۆ خوێندنی باڵا دەکات بەڵام لە هەمان کاتدا کۆمەڵێک ڕێنمایی دەرچووە کە بەدەست بەشە زانستیەکان گەیشتووە بەدەست کۆلێژەکان گەیشتووە کە بەشێک لەو ڕێنمایانە نهێنین چونکە دابەزێتە ناو وردەکاری تاقیکردنەوەکان کە ئێمە ناتوانین بەڕاستی لێرە باسییان بکەین لەبەر چیش ناتوانین باسییان بکەین لەبەرەوەی میکانیزمی بەڕێوەبردنی تاقیکردنەوەکانی تێدایە کە ئەمە ئەرکی ئێمە وەکو لایانی کارجێڕی و لایانی زانستی بەڕێوە بین بەڵام سەبارەت بە شێوازی پرسیارەکان ئەتوانین هەندێک بابەت ئاماژە پێ بکەین کە خۆشببختانە لەو ڕێنمایانەشدا بە شێوەیەک لە شێوەکان ئاماژەی پێکراوە لە بەرژەوەندی پێشکەشکارانە بۆی کە بەرچاوڕوونیان هەبێت سەبارەت بە دبلۆی باڵا بۆ نمونە کە لە سەرەتاوە دەست پێ بکەین دبلۆی باڵا لەوانەیە بەشداربووان هەمویان بزان کە ئەو بابەتانەی کە داخلن بۆ امتحانات بابەتی گشتین ئەو 4 ساڵەی کە قوتابی خوێندوێتی یاخود خوێندکار هەر ئەو بابەتانە شێوازی تاقیکردنەوەکان لەو 4 ساڵەیە چۆن بوون شێوازی تاقیکردنەوەی خوێندنی باڵای دبلۆمی باڵای 1 ساڵش بە هەمان شێوە دەبێت یعنی هەر وەکو چۆن خۆی لە 4 ساڵی کولیە چۆن تاقیکردنەوەی ئەنجام داوە هەر عینی لەوەچێت لەبەرەوە بزان پێویست بە تەوزیح ناکات ئەوە بابەتگەلێکە کە خۆی ئەزمموی هەیە ئەو پێشکەشکاری کە بە کەریۆسی تەواو کردووە ئەزانێت تاقیکردنەوەکانی چۆن بوون و طبیعی بۆ نمونە ئەگەر بەشێک بینەوەکو بەشی زمانی کوردی مەسەلەن یا بەشی زمانی عەربی یا ئینگلیزی لە کۆلێژی زمان یا هەر بەشێکی زمان 150 ئەو بابەتانەی کە خوێندویانە پەیوەستە بە زمانەوانی و 150 پەیوەستە بە ئەدەبیات لەبەرەوە پرسیارەکان 50 بە 50 لە هەردوو بابەت دێتەوە واگەم چینە سەر ماستەر کە ڕەنگە زۆرینەی پێشکەشکاران ینی مەبەستیان زیاتر ماستەر بێ یا دکتۆرا طبیعی ماستەر لە بەشەکانی زمان و بە تایبەتی من لێرە باسی کۆلێژی زمان دەکەم چکە احتیمالە کۆلێژەکانی تر کەمێک جیاوازیان هەبێت تەنانەت ینی بەشی زمانی عەربی کوردی یا ئینگلیزی ئەگەر لە کۆلێژی زمان وەربگرین لەوانەیە کەمێک جیاوازی هەبێت لەگەڵ بەشی زمانی ئینگلیزی عەربی کوردی لە کۆلێژی پەروەردە ئەوەی کە ئەمە اتفاقمان لەسەری کردووە بۆ زمان بۆ کۆلێژی زمان عەفوان دەبێت شێوازی پرسیارەکان 80 بە 20 بێن یعنی بۆ نمونە ئەگە تۆ فەرعی زمانەوانی هەڵبژێری لینگویستیکس علم اللغة لە هەر بەشێک 180 پرسیارەکان لەسەر زمانەوانی دێتەوە بەڵام 120 پرسیارەکانش تەرخان دەکرێت بۆ ئەدەب و ئەگەر تۆ بابەتی وێژەی هەڵبژێری ینی فەرعی وێژەی با بڵێن فەرعی ئەدەبی هەڵبژێری مەسەلەن بڵێن ئەدەبی ئینگلیزی یاخود ئەدەبی عەربی یا کوردی 180 پرسیارەکان 80 دەرەجە لەسەر بابەتی ئەدەبیە و 20 دەرەجە بۆ بابەتی زمانەوانیە وابزانم لە ساڵانی ڕابردووش هەر بە هەمان شێوە بۆ من لەبیرمە خۆشم کە ئیمتحانی ماستەرم کرد بە هەمان شێوە با بڵێن پرسیارەکان دابەشکرابوو و بەنسبەت دکتۆرا طبعا 100% پرسیارەکان ئیخساسن چونکە دکتۆرا جنابتان زان ئیخساسی دەقیقە کەسێک کە پێشکەشکارە بۆ دکتۆرا ماستەری تەواو کردووە و مەگەر ئیخساسی مەسەن عامی بۆ نمونە ئەدەب بێت ئیخساسی دەقیقشی ئەدەبە کەواتە هەموو بابەتەکان ئەدەبی یاخود هەموو بابەتەکان لوغەوی ئەگەر ئیخساسی لوغە بێت بەنسبەت شێوازی پرسیارەکان کاکتۆر وەکو جەنابەت ئاماژەت پێکرد بە تایبەتی لە ماستەر و دکتۆرا طبعا بەشێک لە پرسیارەکان حتما ئێسەی تایپە یعنی نووسینی ئێسەی قالە و ئارتیکڵی کورت با بڵێن یعنی 256 تقریبا حسابی ئەوە دەکرێت بەڕاستی لە ماوەی 2 ساعات و نیوە پرسیارەکان پێشکەشکار بتوانێت وەڵامی داتەوە جا 5 پرسیار بن یا 6 پرسیار بن یا 4 پرسیار بن حسابی ئەوە دەکرێت چونکە کاتی تاقیکردنەوەکان جنابتان دەزانن 3 کات ژمێرە 2 ساعات و نیو قوتابیەکی با بڵێن ئاسایی بتوانێت وەڵام داتەوە و بتوانێت لە ماوەی 25 دقیقه خود نیو ساعت مراجعه بکاتەوە و لەگەڵ ئێسەی تایپ کوێستچن طبعا پرسیاری تر هەیە کە تەفەڕعاتی دەبێتەوە ئەوە نییە بۆ نمونە 5 پرسیار بێتەوە هەر 5 ئێسەی بێ یاخود 5 پرسیار بێتەوە هەمووی بۆ نمونە شێوازێکی تر بێت دەبێت شێوازەکان وەکو کاکتۆرینداد ئاماژەی پێکرد جۆرێک لە بڵێن جۆرایەتی تێدا بێ ینی ئەوەی کاکتۆر ینی ڤەرایەتی تێدا بێ ینی هەمە جۆر بێ هەمە جۆر بێ بەڵێ
لەم هەمە چەشنیە طبعا چیمانەیە پێناسەمان هەیە بڵێن لەوانەیە بێتەوە بە طبعا پێناسە لەگەڵ پێدانی نمونە هێنانەوەی نمونە و هەروەها لەوانەیە پرسیار هەبێت لە لوغا با بڵێن پێت بڵێ مەسەن کۆمەڵێک شتدا تێ بڵێن نمونەم بۆ بێنەوە لەسەر ئەم پۆینتانە ئەم خاڵانە و پرسیار هەبێت باز لە جیاوازی کە لە نێوان چەمکەکان جیاوازی ئەم چەمکە لەگەڵ ئەو چەمکەوە لەگەڵ هێنانەوەی نمونە بە شێوەیە کە پێشکەشکار بتوانێت ینی چکە خەڵکێک هەیە لە پێناسەیە با بڵێن پێشکەشکار بتوانێت ینی چکە خەڵکێک هەیە لە پێناسەیە هەیە لە پێناسەیە زیرەکە هەیە توانێت بەسەن جیاوازیەکان هەیە لە ئێسی تایپە زیرەکە بەرحاڵ دەبێت هەمووی لە خۆ بگرێت و لەگەڵ ئەوەشدا کە هەمووی لە خۆ دەگرێت ئەبێ حسابی ئەوە بکەین بەڕاستی کە نەچین مەسەلەن با بڵێن ئەو مامۆسایی کە پرسیار دانیە بە تایبەتی لە ماستەر یاخود لە دیبلۆی باڵا بچێت لە خۆشببنێک و پرسیارێک بدۆزێتەوە یاخود باسی کاتبێ بکات لە شوێنێک کە نەناسرااو بێ بیکا بە پرسیارێک و دەرەجەیەکی زۆری لەسەر بێت ئەمانە تەنە بێ حسابی ئەو کات پرسیارەکان تۆزێک عام بن بۆی کە پێشکەشکار بتوانێت حرەکەی تێدا بکات بەڕاست ینی ئەمە تا ئێرە سەرنجەکانی مناگە هەر پرسیارێک هەبێ من دەست خۆش بێ کاک دکتۆر زۆر سپاس لەگەڵمان بمێنەوە یەک دوو ڕەنگە دوایی ئەگەر پێش بوو مداخەلەی تر بکەی یان پرسیارت هەبوو یان شتێکت بەبیراتەوە سپاس دەکەین وەڵا ئەو بەڕێزانەی دایانویست بەشداری بکەن زۆر بوون هەوڵ دەدەین هەندێک نمونەی پرسیاریش بخەینە ڕوو نمونەی پرسیار بە ئەوانش باز بکەین دوای ئەوە ئەگەر کەسێک بێوێ قسە بکە بەشداربووان بەڕاستی من مەشغوڵی سلایدەکانم بۆیە ئەگەر کەسێک یان نامە بنێرە یان بێ بەشداری بکە کاک دکتۆر قادر دکتۆرە سەلوا ویستیان قسە بکەن یان کاک دکتۆر ئازاد لە ماتماتیک چیتر ویستی قسە بکە پێمان خۆشە بەڕاستی بۆی زۆرترین سود بگەێنین ئەم کاتێکە لێرێن بەڕێزان پرسیارەکان وەکو گوتمان پێویستکە گەشتگیر بن پێویستە تێگەیشتنی گشتی بابەتەکە بێ نەگورد بەڕاستی هیوادارم ئەو خاڵە زۆر ڕەچاو بکەن چەندی وەڵامدانەوەی زانستی گرنگە بەڵام زمان هەر گرنگە زمانی دەربڕین لە ڕووی زمانەوە تکە وەڵامەکانتان بە لە ڕووی ڕێزمان و لە ڕووی با بڵێن شێواز و لە ڕووی خاڵبەندیەوە زۆر گرنگی پێ بدەن چونکە ئەگەر ئەتۆ وەڵامی پرسیارێکیش نەزانی بەڵام زۆر گرنگە ئەگەر زمانەکەت پارە و ئەگەر بەو زمانەی کە پێی جواب دەدەیەوە ئەگەر خاڵبەندیەکە تەواو بوو ئەگەر شێوازی نووسینەکەت با بڵێن شێوازێکی منطقی و ڕیزبەندیەکی جوانی هەبوو زانیاری گرنگە لە وەڵامدانەوەی تاقیکردنەوەی توانستی بەڵام لەویش گرنگتر هەبوونی پلانی وەڵامدانەوە و ڕیزبەندی گونجاوی بابەتەکان هیوادارم لەوە لەگەڵم ینی لەسەر خەت بن چکە بەڕاستی خاڵێکی زۆر گرنگە مامۆستاش چۆن تەڵەبە لە کاتی ئیمتیحان یعنی فشاری لەسەر فشاری لایەنی دەرونی حکم دەکا لایەنی دەرونی دەبێتە هۆی ئەوەی ئایا خۆ باش وەڵام دەداتەوە یان نا مامۆستاش لایەنی دەرونی دەبێت ڕەچاو بکرێ کاتێک کە دەفتەرەکانی تۆی دەچێتە پێش کاتێک کە دەفتەری ئیمتیحانی وەردەگری ئەگەر دەفتەرێکی شەپڕێ و ئەگەر زمانێکی ناڕێک ئەگەر خاڵبەندێکی نەگونجا و ناڕاست ئەگەر شێوازی نووسینی هەمووی مەقالی بێ هیچ پەرەگرافینگ و هیچ شتێکی تێدا نەبێ هیچ پلانێکی پێوە دیار نەبێ هیچ ڕیزبەندێکی گونجاو نەبێ ڕەنگە ئەگەر وەڵامەکەت 100% ڕاستیش بێ بەڵام نمرەی تەواو بەدەست نایێنی بەڵام بە پێچەوانەکەی ئەگەر وەڵامەکەشت هەڵە بێ بەڵام ئەگەر وەڵامەکەت پلانی پێوە دیار بوو ڕیزبەندی گونجاو و منطقی تێدا بوو ئەگەر زمانەکەت پارا و جوان بوو ئەگەر خاڵبەندی گونجاو بەکارهات ئەگەر شێوازەکەت بۆ نمونە ئەکادێمی بوو ئەگەر یەک نمونە لەسەر شێواز بهێنینەوە بەڕێزان بۆ نمونە بۆ ئەگەر کەسێکی دکتۆرا وەڵامی پرسیارێک بداتەوە من پێم وایە دەبێ جیابێ لەگەڵ کەسێک وەکو دیبلۆمی باڵا یان وەکو ماستەریش جواب دێت ئەو خوازیارەی دکتۆرا مامۆستا بووە یان ماستەر بووە توێژینەوەی ئەنجام داوە وانەی وتۆتەوە دەبێت جیاوازی هەبێ لە وەڵامدانەوەی دکتۆرا وەکو ئەوانی تر بۆ نمونە ئەگەر باسی دیسکەشنت لێکرا ینی مناقەشەی ئەو شتە بکە یەک لە پرسیارە مەقالەکان ڕەنگە ئەوە بێ
ستیتمنتێک ڕستەیەکە دەداتێ دەڵێ گفتوگۆی لەسەر بکە یان باسی ئەو بابەتە بکە تۆ دەکرێت وەڵامەکەت بکەیتە چەند بەشێک وەکو چۆن توێژینەوە دەکەی بەشی پێشەچیت هەیە بەشی بەدیت هەیە بەشی ئەنجامت هەیە دەبی هەوڵ بدەی بەو شێوەیە وەڵامەکان ڕێک بخەی نەک هەر بە شێوەی یەک پەرەگرافی هەموو بەیەکەوە لەسەر یەکەوە ڕاستی وەبەستم لە پرسیارێک بۆ پرسیارێک دەگۆڕێ وەکو ئەوەی کان دکتۆر سامان گوتی بۆ نمونە ئەگەر پێناسەیە خۆ پێناسە شێوازی هەیە بەڵام پێناسە جیاوازە لە ڕوونکردنەوە و ئەگەر داوای نمونە بکە زۆر گرنگە نمونونەکان پەیوەندی بەو بابەتانەش هەبێ کە گوتمە خاڵی تر زۆرن بەڕێزان ئەوە ئەگەر نمونەیەک وەرگرین با بڵێن شێوازی پرسیارەکان ئەوە هی ساڵانی پێشووە لە پسپۆڕی زمانی کوردیە ئەگەر بەڕێزێک حاضر بوو قسە بکات دوای ئەوە ڕێگای دەدەم یاک دکتۆر قادر یان دکتۆر سەلوایەکەیان قسە بکەن ئەگەر کەسی تریش هەبێ دەستی بەرزکاتەوە پرسیار جارێ ماوە بەڵام باجارێ قسەکانمان تاوکەین بۆ نمونە سەیری پرسیاری یەکەم بکەین سنووری ئاستی واتاسازی لەکوێ دەست پێ دەکا و لەکوێ کۆتایی دێ یەکە زمانێکیانی وەکو فۆنیم و مۆرفیم دەکەونە چوارچێوەی ئەو سنوورە بۆ چوونەکەت بسەلمێن پرسیارێکی مەقالیە پرسیارێکە دەکرێت وەڵام بدرێتەوە بە چەند شێوازێک بەڵام زۆر گرنگە ئەتۆ سەرەتا پێناسەی ئاستی و ئاستەکانی زمان بکەی بە کورتی تا دێ سەر ئاستی واتاسازی دوای ئەوە دەستپێکی سنووری دەستپێکی واتاسازی دیاری بکەی لەگەڵ سنووری کۆتاییەکەی ئەنجا بێ باسی فۆنیم و مۆرفیم بکەی ئایا ئەوانە دەکەونە سنووری ئەو چوارچێوەیە یان ناچوارچێوەی ئەو سنوورەی کە بۆ ئاستی واتاسازی دانراوە بۆ چوونەکەش دەبێ بسەلمێنی بەوەی کە بە شێوەیەک یان نمونە بهێنیەوە یان ڕای کەسانی تر بڵێ لەو بابەتە ڕای کەسانی تر لەسەر ئەو بابەتە بڵێ بۆیە من پێشنیازی ئەوەم هەیە بە تایبەتی بۆ دکتۆرایەکان ئەگەر بتوانن لە هەر ئاستێک لە هەر بابەتێک لە بابەتەکان 2 تا 3 سەرچاوە ناوی نووسەر و ناوی کتێب و ساڵەکەی بزانن و بزانن چی دەڵێن ئەگەر لە ناو تاقیکردنەوە بە بیرتان هاتەوە ئاماژە بە سەرچاوە بدەن بەڕای من ئەوە یەکێکە لە خاڵە جیاکەرەوەکانی تاقیکردنەوەی دکتۆرا یان خوازیارانی دکتۆرا لەگەڵ ماستەر و لەگەڵ دیپلۆمی باڵا کە ئەگەر بکرێ هاڵپشتی بۆچوونەکانیان بکەن بەهۆی بۆچوونی کەسانی ترەوە ئەویش بە ناوهێنان ناوی ساڵ ناوی کتێب ئەگەر لەبیرتمە ئەگەر نا بە تایبەتی ناوی توێژەر و ساڵەکە زۆر زۆر گرنگە ئەوە یەک لە پرسیارەکانە بۆ نمونە بۆ نمونە ئەگەر پرسیاری پێنجەم تەمەشا بکەین وەکو دکتۆر سامانش گوتی هەیە پرسیاری هەیە مەوزوعیە مەقالیە پرسیار هەیە جیاوازیە سەیری پرسیاری پێنجەم بکە بە وردی لەم لایەنانەی خوارەوە باسی لقەکانی دەنگسازی بکە یەک ناساندنی بواری کارکردن ئامانجی هەر یەکەیان چییە دووەم لێکچوون و جیاوازیەکانیان چییە سێم لقەکانی یان ببوورە ئەوە فەرعی باە لقە جیاوازەکانی دەنگسازی چۆن پێناسەی بڕگەیان کردووە بڕگەواتە سیلەبڵ بە نمونە باسی قالبەکانی بڕگەی زمانی کوردی بکە باسی فۆنۆتاکتیکس ئەوە لە ڕەنگەل و عەرەبیش هەر گونجاوبی لە بۆ زمانی ئینگلیزیش گونجاوبی مەبەستمان وەیە هەندێک نمونە دەخەینە ڕوو بۆ ئەوەی باسی بکەین بەڕێزان ئەگەر کاک دکتۆر قادر نازانم ئەگەر لێرەی نەخێر لێرە نییە دکتۆر سەلوا دەتوانی ماکرد بکەوە فەرموو پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر سەلوا ئەحمەد ئەمین پسپۆڕی پێوانە و هەڵسەنگاندن ئەگەر غەڵەت نەبووم لە زانکۆی سەلاحەدین کۆلیژی پەروەردەی بنەڕەتی زۆر سپاس کاک دکتۆر بەڵێ ئەگەر بە کورتی تشکێک لەسەر شێوازی پرسیارەکان یان چۆن وەڵامدا گرنگی پێ بدەن چۆن وەڵام بدەنەوە ئەوەی دەکرێت سڵاوی خواتان لێبی بەڕێزان هیوادارم هەمووتان سەرکەوتوو بن لە کاتێکی زۆر
تنگانن بەڵام کاتێکی زۆر خۆشە و بەرهەمەکەی جوانە. من حەز دەکەم ئاماژە بە هەندێک شتی لایەنی دەرونی بکەم جگە لە ئەوەی پرسیارەکان. بەڕاستی لایەنی دەرونی زۆر گرنگە کە کاتی تاقیکردنەوە، پێش تاقیکردنەوە و کاتی تاقیکردنەوە، ڕۆژی تاقیکردنەوە و دوای تاقیکردنەوە کەش بیر نەکەنەوە. بەڵام ئەمە بە شێوەیەکی گشتی پێشەوەی 3 ڕۆژ بە تاقیکردنەوەکە هەوڵ بدەن پێداچوونەوە بە گشت بابەتەکان بکەن، یعنی فۆکس مەخەنە سەر بابەتێک و بابەتێکی تر بەجێبێرن. جگە لەوەش پێویست زۆر گرنگە کە تەواوی خەو وەربگرن لە ڕۆژی ئیمتیحان، یعنی بەلایەنی کمی 8 کاتژمێر خەوتنتان هەبی، نووستنتان هەبی تاکۆ بتوانن بە باشی وەڵامی پرسیارەکان بدەن. هەوڵ بدە ئەو شوی پشوو بدەیە خۆت، بیر لە هەندێک شت مەکەوە، تەنها بیر لە تەندروستی خۆت بکەوە کە لە هەموو شتێک زۆر زۆر گرنگترە. بیرکردنەوە و دڵەڕاوە چێ ئەو کاتی کە لە کاتی پێش تاقیکردنەوە و پاش تاقیکردنەوە ئەوە دڵەڕاوەچێ زیادە کاریگەری هەیە لەسەر تەندروستت. بەلایەنی کمی کە وەرەقەی ئیمتیحانی وەردەگری هەوڵ بدە، یعنی هەڵی نەدەیەوە تقریبا 5 دقەق 10 دقەق نەفەسێکی قوڵ وەربگرە، بیر لەوەی بکەوە کە ئەتوو بەرهەمەکی جوان دەیدەی و کۆنتترۆلی بابەتەکەت کردیە و تۆ خۆت بە باش دەزانی بۆیە بەم پرۆسەیە هەستاوی. ئەو کاتێک کە وەڵام دەدەیەوە بەڕاستی زۆر گرنگە کە دابەشی سەر هەموو پرسیارەکان بکەین، نەک گرنگی بدەیە پرسیارێک و گرنگیش بدەیە گرنجێکی زۆر بدەیە پرسیارێک و پرسیارەکانی تر پشتگوێ بخەی، بزانی سەنگی ئەو پرسیارانە چۆنە، زۆر گرنگە. یەک خاڵی زۆر گرنگیش هەیە ئاماژەی پێ دەکەم لە بۆ خوێندنی باڵا، تەنها یعنی نەک تەنها لۆ دکتۆرا لۆ هەر هەمووان دیپلۆمی باڵا و ماستەر و دکتۆراش هەوڵ بدەن پرسیارەکان زۆر بە دقە بخێنن، بە دقیقی بخێنن، بە وردی بخێنن. هەندێک جار مامۆستا پەرەگرافێک یانیش 1-2 دێر ئاماژە بە بابەتەکەی خۆی دەکا، اینجا داوای وەڵامەکان دەکا، وەڵامی پرسیارەکان بە جارێک بە 2 جار بە 3 جار وەڵامەکان بخینەوە، مێشتی خۆت ئیسراحەت پێ بکە، ئەنجا هەوڵ بدە وەڵام بدەیەوە. جگە لەوەش کە ئەو وەڵامەی کە دەیدەیەوە بیر لەوەی بکەوە کە ئەتو ئەو پەرەگرافانت کە دەنووسیە ئەگەر ئەتول بەلایەنی کمی 3 وەرەقەبی یان 4 وەرەقەبی بەڵام کورتت کردیتەوە لە نیو لاپەڕە، ئەو نیو لاپەڕەیە ئەتو دەبی زۆر زەختی لەسەر بکەی و هەوڵ بدەی بە بیرت بێتەوە. هەوڵ بدە بە جۆرەی توانە گرنگ بنووسینت بدەی، ئەمە نالێن ڕازاندنەوەی وەرەقە نەخێر، بەڵام گرنگ بدە بەوەی کە بتوانێ ئەوەی هەڵەچنین دەکا لە بۆ وەرەقەکەی تو کە بتوانێ نمرەدانێ کە تێبگا لەو مۆزوعانەی کە ئەتوو ئاماژەت پێ کردیە. و زۆر مهمە کە کاتی وەڵام دەدەیەوە ئەو کاتانەی کە مەسەرەن 3 کاتژمێرت هەیە، گریمان 4 بابەتت هەیە یان 5 بابەتت هەیە، ئەو بابەتانە تەوزیع بکەی لەسەر ئەو کاتانەی کە هەیتت. هەوڵ بدە بزانی تۆ لە کاتێک دای بەرهەمەکی زۆر گرنگ پێشکەش دەکەی و لە کەسانی چیتر چاوەڕوانی دەرەنجامێکی باش دەکا، هەموو ئومێد و هیوا و ئاواتی تۆ لەو پرۆسەیەیە. بۆیە زۆر گرنگە ئاماژە بە پرسیارەکانت بکەی، وەڵامی پرسیارەکانت بە زۆر بە جوانی بدە، بیر لەوەش بکەوە کە ئەتوو دەتەوێ کورسیەکی بگری، ئەو کورسیە ئەو مەقعدە کە ڕەنگە سەدەها کەس پێشبڕچێ لەسەر ئەم کورسیە بکە. لۆیە گرنگە کە تۆ وەڵامەکەت توانستی خۆت بە جوانی دەرببڕی. لە خۆی ئەمە ڕەنگە پرسیار هاتیە لە کۆمنتەکان، دەڵێن لە هەندێک کۆلێژ هەیە هەڵبژاردە هاتیە، لە هەندێک کۆلێژ هەیە پرسیاری ورد هاتیە. لە خۆی توانستی زانستی چیە دەمینێ لەسەر دەربڕینی شێوازی تۆ لە نووسین چۆن تێدەگەی، چۆن دەگەیە وەڵامی ڕاست لە بۆ ئەوەی ئەو کەسەی وەرەقەی تو هەڵەچنین دەکا کە بزانێ لایەنە ڕاستەکانت گرتیا. هیوادارم هەموو لایەک سەرکەوتوو بن ئینشاءالله بە جۆرەی دڵیان دەبێ، هەر کەسێک ئومێدی هەیە ئاواتی هەیە، هیوادارم هەموو ئاواتەکانی بەدی بێنێت. زۆر سپاس کاک دکتۆر، زۆر سپاس. کاک دکتۆر ئیمداد، کاک دکتۆر، کاک دکتۆر دەست خۆش دکتۆرە سەروا، زۆر زۆر سپاس. ئەوە لەگەڵ کاکتۆر قادر لەسەر خەت بوون، زۆر سپاس. خاڵەکان گرنگ بوون، ئێستا دێنەوە سەریا.
کاکتۆر قادریش لەگەڵمانە. زۆر سپاس بۆ دکتۆرە سەلوا پرۆفسۆری یاریدەدار کە تایبەتی گرنگیدا بەلایانی دەرونی ئەو تاقیکردنەوەی کە ئەویش زۆر گرنگە و کاریگەری هەیە. کاکتۆر قادر ئەگەر دەستت بەرزکەوە من نابینم، نازانم، لای من دیار نییە، ناوەکەش دەرنەچووە لە لای من، ئەوجا خەتای منە، نازانم. ناوەکانەوە سیر دەکەم. کاک دکتۆر قادر پرۆفسۆر دکتۆر قادر محەممەد حەسەن، ڕاگری کۆلیژی ئاداب لە زانکۆی سەلاحەددین. کاک دکتۆر دیار نییە لە لای من. ئەگەر دەستت بەرزکەوە بە ئیعازی زوومەکە، بە ئیعازی زووم لە بنەوەیە کاک دکتۆر، لە نابینم، نازانم ئەگەر هەتا بتوانین مایکەکەی لە بۆ بکەینەوە. کاک دکتۆر قادر بگورە، ناوەکە دەرنەچوە لە لای من، وەڵا نازانم کێشەکەی لەکوێدایە. حەز دەکەم ئەویش قسە بکات، دوای ئەوە دێینە سەر بابەتەکانی تر. کاکتۆر ئەگەر ناوی جیهازەکەشت دەتوانێت لەسەر ناوی خۆت کلیکی لای ڕاست بکەی، ناوەکە دەتوانێت بگۆڕی ئەگەر بە ناوی خۆت نییە. کاک دکتۆر قادر ئەمە جێمان لێت نییە، هەتا ئەو دێتە سەرخەت بە ئەو شتە پیشاندێن. ئەوە بەڕێز کاک دکتۆر عەلی محمود جوکل کە پرۆفسۆرە لە زانکۆی سەلاحەددین اختصاصی ئینگلیزیە، وەکو پێشنیار دەڵێ دەکرێت تەکنیکەکانی دیپلۆمی باڵا فەرقی هەبی لەگەڵ ئەوە. ئێستا کاک دکتۆر قادر ئەوزام دەستی بەرز کردەوە، بەس ئایفۆن نووسرایە کاک دکتۆر، ناوەکەی تو نییە. فەرمۆ ئێستا مایکەکەت میوت بکە، دەتوانی قسەی خۆت بکەی. کاک دکتۆر قادر فەرمۆ، مایکەکەت بکەوە، دەتوانی ئێستا ئەمە ڕێگەمان پێدای مایکت بکەوە، زەوی بە خۆت بکەوە. بەڵێ کاک دکتۆر، لەلای من ئایفۆن دەچۆ، ناوی جیهازەکە ناوی جەناو دەرنەچۆ، بۆیە نەمدەتان. فەرمۆ کاک دکتۆر جان. کاک دکتۆر قادر محەممەد حەسەن پرۆفسۆر لە اختصاصی مێژوو، ڕاگری کۆلیژی ئاداب لە زانکۆی سەلاحەددین. فەرمۆ دکتۆر. سڵاو بەڕێزان، ئێوارەتان باش. زۆر سپاس کاک دکتۆر هیمداد بۆ ئەو دەرفەتە. لە ڕاستیدا منیش بڕێک لە سەرەتاوە کە داوات کرد کە لەسەر بابەتێکی ئاوا قسە بکەین، تۆزێک بیرم کردەوە کە چۆن دەکرێت لەسەر بابەتێکی ئاوا قسە بکرێ، بەڵام دواتر کە زانی مەسەلەکە تەنها ڕوونکردنەوە بەرچاوڕوونی و شێوازە، ئەوە گرنگە هەم خوازیارانی خوێنی باڵا ئاگایان لێبێ. بۆیە منیش هاتمە سەر قەناعەتێک کە ئاساییە بەشێک لەو ئەزموونەی کە هەمانە وەکو ئەزموون نەک وەکو زانیاری تایبەت بە تاقیکردنەوەکان ببەخشینە ئەو بەڕێزانی کە دەیانەوێ تەقدیمی خوێنی باڵا بکەن، جاسە دیپلۆم بێت، بە مەسەل ماستەر بێ یان دکتۆرا بێ. تەمەن بەڕێزان دەبێ ئێمە سەرەتا ئاماژە بۆ بکەین کە زاران هەندێک وەکو بڵێ شێوازی دیکە هەبوو بۆ پاڵاوتن، تەنها بریتی نەبوو لە تاقیکردنەوەی تحریری یان نووسین، بەڵکو مقابلەش بوو، ئەوانە شەمووی حتایی بۆ دەکرا. ئێستا بەڕێستان ئاگادارن کە مقابلە نەماوە، تەنها و تەنها نووسینە. کەواتە منێک کە دەمەوێت دبلۆم بخوێنم یان ماستێر بخوێنم یان دکتۆرا بخوێنم، مادام ئەو شێوازەی کە من وەڵامەکانی خۆمی پێدەگەێنم بەو مامۆستا بەڕێزێک پرسیارەکەی داناوە، تەنها و تەنها نووسینە. مادام نووسینە، کەواتە من دەبێت چەند گرینگە ئەو نووسینم چۆن بێوە، چۆن بایەخی پێ بدەم، مۆزگە بەبێ ڕەبەر چاوکەتی مەسائلی اختصاص. کەواتە مەسەلەی گرنگیدان بە شێوازی نووسین هەروکە برادرانیش بەشێک ئاماژەیان پێدا، هەر لە مەسەلەی خەتەوە دەیگرێت، هەتا خاڵبەندی، هەتا ڕێنووس، هەتا جوان نووسی، هەتا هەموو ئەو شێوازانە گرنگن بۆ کەسێک کە دەیەوێت زانستەکەی خۆی بخاتە سەر کاغەز بۆی ئەو مامۆستا بەڕێزێکە دەفتەرەکەی بۆ دەچێت قەناعەت بێنێک کە فعلەن ئەو خوازیارە لە ڕاستیدا شایستەی ئەوەیە دەرچێت. تەمەن دەبێت ئەوش لەبەر چاو بگرین کە لەوانەیە زۆر کەس دەرچن، زۆر کەس وەڵامیان باش بێ، بەڵام چێ دەکەوێتە ناو پێشبڕکێیەکە و ئەو سانسێ دەبێ وەرگیرێت، چونکە دەزانن لە هەموو پسپۆڕیەکان کورسەکان سنووردارن، کە کورسەکان سنووردارن بە تایبەتیش بەداخەوە لە وڵاتی ئێمە هەر
جاری وایە 3 ساڵ و 4 ساڵ جارێک خوێنی باڵا دەکرێتەوە بەداخەوە کەەوە پێویست بۆ هەموو ساڵێ بکرێتەوە و هەموو ساڵێکیش دیار بێت کە لە سماژێک ئەعلان دەکرێت لە سماژێک پێشکەشکردنا لە سماجێک امتحانە و لە سماجێکیش داوامکردنا ئەوە دەست بەکاربوونی ئەو قوتابیانێکە وەردەگیرن. لەگەڵ ئەوەندی کە لەگەڵ بەرپرسانی وزارەتی خوێنی باڵای خۆمان قسەمان کردووە ئەوان بەنیازن کە میکانیزمێک بۆ ئەو بدۆزنەوە چکاوە تەنها بەرپرسارەتی ئێمە لە خوێنی باڵا کە ئەوە بکەین و هیچ کەس کێشەی نەبێ ئەگەر نا ئەو هەموو فشارش لەسەر دام و دەستگاکانی خوێنی باڵای ئێمە نابێت لە مەسلەی پێشکەشکردنی زۆر کە خۆتان ئاگادارن ئێستا بە سەدان کەس لە پسپۆرە جیازیەکان لە هەموو کۆلێژەکان چاسل لە زانکۆی سەلاحەدین لە زانکۆەکانی کە پێشکەشیان کردووە. ئەمە ئەرشێکی قورسە بۆ ئێمە وەکو ئەوانەی کە لە بواری کارژێری و زانستێکە بەرپرسارەتیمان هەیە ئەرشێکی قورسە بۆ کۆی مامۆستایانی پسپۆر بۆ ژێرخانەکە بۆ هەمومان بەڵام ئەگەر ساڵان هەبێ بەدڵنیاییەوە باشترە. بۆیە من دەمەوێت ئەشی لەسەر ئەوە بکەمەوە کە شێوازی وەڵامدانەوە دەکەوێتە سەر ئەوەی چۆن ئەو پرسیارەیە کە بۆ دێتەوە چیت لێ داوا دەکات. بەداخەوە زۆر زار پێشکەشکارانی ئێمە زاری وایە لەوە ناگەن کە مامۆستا بەڕێزێک کە پرسیارەکەی داناوە چی دەوێت پرسەکەی چیە و دەیەوێت چی لە تۆ دەخوازێ بە تایبەتی ئێمە کە پتر بایەخ بە زانستە مرۆییەکانە دێن ڕەنگە لە زانستەکانی دیکەدا هەندێک جیاوازی هەبێ ڕەنگە لە تهدیدیشدا ئەوەی کە باسکرا پرسیار هەندێک شت دیاریکراوە یان گشتی بێ ئەم بخۆم هەمیشە لەگەڵ ئەوم کە پرسیاری خوێنی باڵا تەوەن بە ڕەچاوکردنی ئاستە جیاوازەکانی دبلۆم و ماستێر و دکتۆراش بریتی بێ لە تاقیکردنەوەی ئەو پێشکەشکارە لەوەی کە لە جەوهەری ئەو پسپۆرێکی پێشکەشی کردووە شارەزای یان ئایا کڕۆکی ئەو زانستە لی تێگەیشتووە لی دەزانێ ئەوە گرنگە بۆ هەر پرسیارێک هەر بابەتێک لە بابەتەکان کە تەوەرەکانی بۆ دیاریکراوە هەر یەشێک لەوانە دەبێ ئامانجی ئەو مامۆستا بەڕێزەیە کە پرسیار دادنێ ئەوە بێ کە ئەو پێشکەشکارێکە وەڵام دەداتەوە ئایا تا چەند ئەو بەڕێزە لەو بوارە لەو بابەتە تێگەیشتووە و ئەو ساڵانی پێشوو کە لێ خوێندووە بە کادرۆسیان لە مارەستێ لێ خوێند بۆ دکتۆرە چەند لێ تێگەیشتووە و چەند لە ڕۆحی ئەو ئیشە دەزانێ ئەوە زۆر گرنگە. طبعاً وەکو کە پێشتیش ئاماژە دراکە ڕاستە بەڵام مامۆستایانی بەڕێز لە ڕاستیدا شێوازیان جیاوازە ئێمە لێرە ناتوانین کۆک بین لەسەرەوەی کە بەڵێ دەڵێن پرسیار گشتی بێ بەڵام لەوانەیە مامۆستای بەڕێزی وا هەیە خۆی پرسیارەکانی نزیک بێتەوە لە تهدید نزیک بێتەوە لەوەی کە زۆرێک لە دیاریکردنی تێداوێت لەوانەیە پرۆفسۆریشە و ئەزمونیشی زۆرە و ئیتر ئەوە دەکەوێتە سەر شێوازی مامۆستایەکە و ئەو دیدگایی کە هەیەی بۆ تاقیکردنەوەکان. بەڵام وەکو گوتم ئەگەر لە من دەپرسی ئەوە ڕای بۆ چوونی شخصی خۆما پێم وایە کە دەبێت پرسیار تاڕادێشی باش گشتگیر بێ بریتی بێ لە هەوڵدان بۆ تاقیکردنەوەی پێشکەشکارەکە لەوەی چەند لە گەوهەر و کڕۆک و ڕوحی ئەو پسپۆڕیان ئەو بابەتێک کە پرسیاری لێ هاتوتەوە چەند لێ شارەزایە و چەند لێ تێگەیشتووە چەند سەر لێ دەردەچێت ئەوە زۆر گرنگە. بۆیە ئێمە کەواتە دەبێت هەموو ئەو لایەنە جیازیانە لە بەرچاوبگیرن لە کاتی تاقیکردنەوەکاندا هەر لە تەکنیک ئەوەی کە دەکرێت ناوی لێ بنێن سیاسەتی وەڵامدانەوە یان تەکنیکی وەڵامدانەوەی تاقیکردنەوە کە زۆر ئەوە زۆر گرنگە. زاری وایە پێشکەشکارێکەیە زانیاریەکانیشی زۆرن زۆریش خۆیمان دەکوتەوە بەڵام چونکە نازانی بیانگەیەنێت چونکە نازانێت ڕیزبەندیان بکات چونکە نازانێت بابەتەکەی بە شێوێکی جوان بخاتە ڕوو کەواتە لەوانەیە پێشکەشکارێکی دیکە کە بەقەت ئەویش لێ نەزانیەوە بەڵام شێوازی تەکنیکی خستنە ڕووەکەی و نووسینەکەی و بە هەر شێوازێک کە داڕشتۆ و چاشی کردووە زیاتر قەناعەت بۆ مامۆستایە بێنێت و نمرەی بداتێ. ئەوە زۆر گرنگە کە دەبێت پێشکەشکاران لە بەرچاوی بگرن کەواتە تەنها و تەنها لایەنە زانستێکە بەتەنی نیە وەکو کۆمەڵێک مەسایلی تەکنیکی دیکە دێنە ناو ئیشەکە کە پێویستە لە بەرچاو بژیرێن ئەو لە بەرچاوگرتنە لە قازانجی ئەو کەسانەیە کە پێی پێدەبن کەوا لی دەزان و دانەوێ تێدا شارەزا بن و دانەوێ ئەو شارەزایی خۆیان بگەێنن بە ئەو مامۆستایی کە تاقییان دەکاتەوە چونکە مامۆستایەکی بەڕێز کە پرسیار داغنێ لە ڕاستیدا ئامانجەکەی ئەوەیە ئەو پێشکەشکارە تاقیب کاتەوە لەوەی کە چەند لێزانە لەو بوارەدا لە وەڵامدانەوەی ئەو پرسیارەدا لە تێگەیشتن لەو بوارە پسپۆڕیەدا ئەگەر ئەوە هەمووی کۆبووە کەسەکە لەوانەیە دەرچێ بەڵام خۆکە دەریشت و دیسان وکوکە هەموو جارێت تاشید دەکەینەوە مەرزنێ وەرجێ دیسان مەسەلەکانی خاڵبەندی و ئەوانە هەمووی بابەتی گرنگن کە لەبەر چاو دەژیرێن تەمان وەکو کاکتۆر سامانش پێ ئاماژەی پێدا مەسلەی ڕێنمایی زیادجیا هەر لە ساڵانی پێشوو هەیە هەم بۆ دوایانش کۆمەڵێک ڕێنمایی دیکە هەن کە هەمویان لە ڕاستیدا تەشید لەسەر شەفافیت لەسەر دادپەروەری لەسەر ئەوەی کە
پرۆسەکە بە شێوەیەکی زۆر جوان بەڕێوە بچێ بەلیجان بکرێ بە شێوەیەکی زۆر دادپەروەرانە و چاک ئەنجام بدرێ ئەوانە هەمووی بیر و بۆچوونی دام و دەستگا فەرمیەکانی ئێمەن هەم لە وەزارەتەوە بگرێتتا دەگاتە زانکۆ و بەدڵنیاییشەوە هەموو کۆلێژەکان دەکەوێتە سەر ئەوەی کە پرۆسەکە لەلایەن ئەو لیژنە پسپۆڕیانەوە بە شێوەی ڕێکوپێک ئەنجام بدرێت کە بەشی هەرە زۆریشیان کە ناو ئیشەکاندان یەکەم جاریان نیە ساڵانی پێشوش و لە وەزبەکانی پێشوشدا دیارە پێشکارانیان تاقی کردوتەوە و خۆیان ڕیزبندیان بۆ کردوون ینی بە هەر شێوازێک بێکەواتە ئەوەی بۆ پێشکەشکاران گرنگە ئەوەی کە ئێستا ئەو ساڵ تۆزێک جیاواز بوو ئەوە بوو کە هەتا بابەت دیار بوو تەوەر دیار بوو ئەوانە هەموو دیار بوو کە تەوەر دیارە کەواتە بە بۆچوونی من یعنی نابێ پێشکەشکار هیچ دڕدۆنجێش هەبیان هیچ لێڵایەک ببینێەوە ئەرێ چ داخلە و ئەرێ چ گرنگە و ئەرێ چ باشە و ئەوە هەمووی دیاری کراوە کەواتە لەناو هەر بابەتێک تەوەرەکان دیاری کراوە کە تەوەرەکان دیاری کراوە دەبێت و پێشکەشکار لەناو سوارچوی ئەو تەورانەدا لە سەرچاوەکان شت بێنێتەوە بە تەسەوەڕی من ڕاستە هەندێک هەوڵدان هەبوو بۆ ئەوەی دیاریکردنی کتێب لە پسپۆڕیەکانی ئێمە بەتابەتی لە بوارە مرۆییەکان ئێمە هیچ هەرگیز بە پەسەندی نازانانی کتێبیشی دیاری کراوە بۆ بابەتێکیان بۆ تەوەرێک دیاری بکرێەوە سەرچاوێکی سەرێکی سوکە ئەوە وەکو دەڵی تەفزیلکردنی بۆ چوونی نووسەرێکە یان سەر نووسەرێکە کتێبەکەیاندانەوە بەسەر ئەوانی دیکەدا کە لە حاڵێکدا ئێمە لە کۆی زانکۆدا تێکس بووشی دیاری کراومان نیە لە بەکالۆرۆس ئێمە نیمانێت تا بڵێن دەبێت قوتابی بیزەبت ئەو کتێبە بخوێنێ و ئەوە نەخوێنێ ڕاستە سەرچاوە هەیە دەبێت ئێمە فێری خوێنەوە سەرچاویان بکەین ئەو جا پێشکەشکارێک کە بێت ماستەر بخوێنێ یان دکتۆرا بخوێنێ نابێت چاوی لەوە بێ بەڕاستی لە تەوەر و لە بابەتی جیاوازدا بێت بڵێ کتێبێکم بۆ داخل بێت لە کتێبە مشت بخوێنەوە ئەوە بە بۆچوونی من کەمکردنەوەیە لە توانە و لە توانای ئەوان و لە بەهای پرۆسەکە بەڕاستی بۆی ئەمە هەر لە زانکۆش لەگەڵی نەبووین لە سەرەتاوە ڕاستە هەندێک لە کۆلێژەکان هەوڵ هەبوو بۆ ئەو دیاریکردنا بەڵام ئێمە پێمە ڕخنەمان گرت کە ئەمە بەو شێوازە نابێ و لە زانکۆ ڕەت کرایەوە بەڕاستی کە دەبێ ئەو کەسێکی پێشکەش دەکات هەوڵدا شارەزایی و ئەزمۆ لە زۆرترین سەرچاوە لە زۆرترین زانایانی ئەو بارە کۆبکاتەوە ئەو هەمووی کۆبکاتەوە و دواتر خۆی بەرهەمی بێنێتەوە لە وەڵامدانەکانیدا ڕنگداتەوە ئەوە زۆر باشە دەستەکانت خۆشبی زۆر زۆر سپاس بۆ بەشداریت کاک دکتۆر قادر محەممەد حەسەن پرۆفیسۆر لە پسپۆڕی مێژوو ڕاگری کۆلیژی ئاداب لە زانکۆی سەلاحەدین وڵا حەزم دەکرد کەسێکی زانستەکانی ژوەر بگرین کاک دکتۆر ئازاد دەبینم پرۆفیسۆر دکتۆر ئازاد نازانم ئەگەر حەز بکە قسە بکە ئەم پێم خۆشە ئەگەر ڕێی خۆی بدا کاک دکتۆر ئازاد دکتۆر ئازاد ئەگەر دەتەوێت قسە بکەی ئەمە پێمان خۆشە ئەگەر نا بەردەوام دەبێت کاک دکتۆر ئازاد فەرموو کاک دکتۆر سڵاو کاک دکتۆر ڕاو کاک دکتۆر ئازاد پرۆفیسۆر لە پسپۆڕی ماتماتیک لەلایەنگۆ وەزع کووە کاک دکتۆر بەڵێ کاک دکتۆر وەڵای ئێمە شەر سەرەتا دەستخۆش لێ دەکەم لەوە بابەتە گرنگە بەڕاستی بابەتێکی گرنگ و هەستیارە لەو کاتەدا قوتابیان بە شێوەیەکی گشتی چاوەڕوان دەکەن بەڕاستی بابەتی ئەو ساڵ بەتابەتی ئەو ساڵ کاک دکتۆر ئاسانکاری بەڕاستی کرایە بابرێن بابەتەکان دیاری کرایە و هەم سلیباسەکان دیاری کرایە بابرێن ئەو بابەتانی کە لێ دێتەوە بۆیە ئەو ساڵ بەڕاستی قوتابی دەتوانی بابرێن گرنگی بەو بشتاندا ئێمە لەلایەنە زانستەکان لە بەشە زانستەکان ئەوەی ئەمە ئاگام لێبی بەڕاستی سەرچاوەکانیش دیاری کراوە مانای قوتابی دەتوان هەم ئیسفادە بەڕاستی تا یەک لە پرسیارەکانیش ئەوە بوو شەرت نییە قوتابێکە تەنها ئەو سەرچاوانە بەکاربینی دەتوانی سەرچاوی تریش بەکاربینی بەڵام هەمان ئەو بابەتانەی تێدا بیت بەڕاستی بابەتەکانیش دیارە ئەوانەی کە بۆ ببین لە بۆ دبلۆم یان لە بۆ مازستەر بەڕاستی بابەتەکان زیاتر لە بەکەلۆرۆز وەرگیرانە قوتابیەکە دەتوانێ بەڕاستی هەم سول لە محازەرەکانی خۆشی وەربگرێ کە لە بەکەلۆرۆز لە ماوەی ئەو چا ساڵی وەریگرتیە خۆی چار بابەتیان پێنج بابەت دیاری کراوە بەڕاستی بابێن دەتوانانی هەر ئەو بابەتانە کە لە بەکەلۆرۆز وەرگرتێت دەتوانی بابرێن سول لە محازەرەکانی مامۆستاکەی وەربگری بیخوێنێتەوە وەکو سەرەتایەک ئەنجە دوایە مەسای سەرچاوە کام بکات بڵێ وەڵام من بەڵێ کاک دکتۆر یەک ئەوم هەیە بەڕاستی قوتابیەکە سەرەتا بەڕاستی شەرنی هەموو پرسیارەکان بزانیت کە دەست پێ دەکە و پرسیارانە تەمەشا دەکە بەڕاستی
ئەو گرنگی بۆ پرسیارانە بدە لە کاتی وەڵامدانەوە کە دەزانی کە تاکید دەزانی وەڵامەکەی تەواوە ڕاستی خوێندنەوەی پرسیارەکە چەند جار بیخوێنەوە بزانین داواکاریەکەی چێ لەوانەیە قوتابیەکە بزانی پرسیارەکە لەوانەیە لاوی هاسانە بەڵام ئەو شتەی وەڵام ناداتەوە کە داواکاریەکەی دەوێت بەڵام بەڕاستی داواکاریەکەی بخوێنتەوە داواکاری پرسیارەکە چییە نەک شتی گشتی باش بکات ئەو هەموو زانیاریانەی هەیە هەمووی باز بکات نا ئەوەی لێ داواکراوە بەلای من بەڕاستی پرسیارەکانیش کورت و پخود بن بەڕاستی وەڵامەکەی مەقسەدی بەڵێ وەڵامەکە هەم وەڵامەکە هەم تاکیدیش ئەو مامەستانی کە پرسیار لادێنن بڕواناکەم پرسیاری برێن ئەگەر مامەستایە کە بابەتەکەی لۆ دانرێ ئەگەر ئەوە بی دەکاتە 40 دقە لە 40 دقە مامەستایەکە ناچی پرسیار نەگە 2 پرسیاریان 3 پرسیاری هینابیتەوە ڕاستی من هەر پرسیارێک چارەگەی کەمتر بەبەر دەکەوێت کاوی وەڵامی پوختی دەوێ وەڵامی پوخت و کورتی دەوێت ئەو داوای وەڵامی تاکید بە داوای وەڵامی درێژ ناکە بابنێت و بچی هەموو زانیاریەکان لەسەر ئەو بابەتەی کە باسکرا لە بابرێن لە هەیە ئەتوو بچی هەمان بنووسی هەر پێش ڕاناگەی ئەهمانە جواب ڕاست لە خاڵەکان بەڕاستی تەرکیز بکات لەوێت چ داواکارێکی هەیە لە پرسیارەکە زۆر باشە دکتۆر جان کاک دکتۆر ئازاد زۆر سپاس پرۆفیسۆر دکتۆر ئازاد ئەمین ئیبراهیم ئیبراهیم لە سپۆری ماتماتیک سپاس کە لەگەڵمان بووی کاک دکتۆر دەست چاوت خۆش بێت بەڕێزان دەزانم پرسیاری تر هەیە هەندێک نمونەیت کە باس دەکەین دوایی دەچینە سەر پرسیار و وەڵامەکانی ئێوەی بەڕێز ئەگەر ئەو بەڕێزانە لەگەڵمان ماون لەسەر خەت ئەگەر کەسێکی تر قسە بکات دوایی دەگەڕێنەوە لایەن مامۆستا دنیا دەتبینم دەستت دەست کردێتەوە بەس بە هەندێک شت ئەوە ئێستا بۆ نمونە ئەو وەڵامی پرۆفیسۆر دکتۆرە بێریڤانە کە ڕێی خۆی تەرح کردێ بە چەند خاڵێک بۆی کە بەڕاستی دەبێت لە کاتی پرسیار وەڵامدانەوە هەوڵ بدەی با بڵێن بزانی زۆری پرسیارەکە چییە هەروە بۆ مامۆستایانیش هەوڵ بدە ئەو پرسیارە ینی دابنێتەوە مەرج نییە 100% نەسی ناو کتێبەکە بێ وەڵامەکەش مەرج نییە 100% وەکو کتێبەکە بێ وەکو ئەو دەبێ مەفهومی گشتی بابەتەکە هەوڵ بدە تێدا ڕنگ بداتەوە هەروەها دەبێ نەوعی پرسیارەکە لەگەڵ ئەو کاتە بگونجێ کە بۆی دانراوە دکتۆر ئازادیش تازە باسی کرد ناکرێتە پرسیارێک دابنێت 40 دقەی بوێتن بەڵام بۆ خۆی پرسیارەکە با بڵێن زیاتر هەڵ بگرێتەوە خاڵی تر زۆرن ئەوەی ترش زۆر گرنگە پرسیارەکان گشتگیر بن بەڕاستی ئەوەی کە دکتۆر علی محمود جوکل پرۆفیسۆر دکتۆر علی کە باسی کردووە پێی وایە دەڵێ دەبێ 180 پرسیارەکان لەسەر ئەساسی با بڵێن منهەجی خوێندنی کە پێشوو خوێندوێتی 120 دەبێ بابەتی هەندێک قوڵتر و نوێتری تێدا بێ پێی وایە هەندێک شێوازی پرسیار هەیە کە دەکرێت لە بۆ دیپلۆم بەو شێوەیە بێ مەسەلەن هەتا ئەگەر هەڵبژاردنیشی تێدا بێ ئەگەر بۆ نمونە بۆشاییشی تێدا بێ ئەگەر بۆ نمونە ڕوونکردنەوە و نمونە هێنانەوەش تێدا بێ پێی ئاساییە بەڵام بۆ ڕەنگە بۆ ماستەر و بۆ دکتۆرا بۆ نمونە define the following items هەندێک نمونە بێنەوە یان جیاوازی نێوان ئەو چەمکانە بڵێ یان ئەوە شی بکەوە یان دیسان نمونە بێنەوە بەوە یان دەکرێت بڵێ مەسەلەن بابەتێک یان باسی ئەو بابەتە بکە یان شتێک بنووسە دەربارەی ئەو بابەتە کە دەیخاتە ڕوو ئەوانە بە شێوەیەکی گشتی ئەو خاڵانە بوون کە کاک دکتۆر علی باسی کرد کاک دکتۆر سامی بەڕاستی زۆر بە جوانی خاڵەکانی خستە ڕوو کە چۆن پێش بەچێ دەکرێت و ئەوە لێرە دای دەنێم چکە تۆمار دەکرێت بەڕێزان دوایەوە ئەگەر لە شوێنێک سەریع بوون دەتوانن بۆ خۆتان سکرین شۆتی بکەنەوە وەڵامەکانی هەموو تێدایە کاک دکتۆر پرۆفیسۆر دکتۆر هاوڕێ عەزیز مەنسووربەر کە بەڕاستی پێژێرەی زۆر سەرکەوتووە ئەویش چەند خاڵێکی خستۆتە ڕوو کە لێرە بە خێرایی باسییان دەکەم یەکەم چرد بە ڕێزانی تریش باشیان کرد لە بەرچاوکردنی کات تەرخانکردنی کاتێکی دیاریکراو کە بۆ هەر پرسیارێک دابنێت چکە پرسیارەکان بە شێوەیەکی گشتی وەکو یەک نمرەیان لەسەرە وەڵامەکانت بە کورت و پوخت بن هەوڵ بدە درێژدا دەڕمە بە هەوڵ بدە وشە و دەستەواژەی ئەو بوارە بەکاربێنە کە تێدای تکایە هیچ پرسیارێک بەبێ وەڵام بەجێ مەهێڵە بە ئەگەر هەر هیچت لێ نەزانی شتێک بنووسە کە پەیوەندیە بێ بە پسپۆڕیەکە چونکە ئەگەر چەند پۆینتێکی وەرگری هەردوایی کۆ دەکرێتەوە لەگەڵ
هەوڵ بدەیت لە کاتی وەڵامدانەوە هێلکاریە کتێبی سکێچە کتێبی بۆ وەڵامەکەت چۆن وەڵامەکەت دەخێر و چۆن وەڵامەکەت ڕێک دەخەی بۆ نمونە دایگرامێکە هێلکاریەکە کە دەتوانێت زیاتر ئەو پەیامەی کە هەتا بیگەێنێتە دەست مامۆستاکە. مامەڵەکردن لەگەڵ هەڵا ئەگەر هەڵەت کرد چونکە بە قەڵەمجاف ئەوە بزانم وەڵام دەدرێتەوە نازانم ڕێنمایی گۆڕاوە یان نا، بەڵام ئەگەر هەڵەیەکت کرد زۆر لەسەری مەوەستا خەتێکی بەژێر دابێنە و یان بەسەر دابێنە و بڕۆ دواتر تەکمیلێ بکەوە بە ئەو هەڵەیە ساردت نەکاتەوە لە وەڵامدانەوە. هەوڵ بدە وەکو کاکتۆر ئازادیش تازە باسی کرد لە پرسیار و لە داواکاریەکە بگە پێشەوەی وەڵام بدەیەوە. اینجا دەبێ ئارامبی لە سەرخۆبی هەوڵ بدەیت خۆت داببڕی لە دەوروبەرت بەڕاستی. هەوڵیش مەدە پرسیار لە سەرپەرشتیاری هۆڵی تاقیکردنەوە بکەیت چونکە باوەڕ دەکەم کەس وەڵامی پرسیاری تایبەت بە پرسیارەکان ناداتەوە ئیلاگە داواکاریەکە بێ یان شتێکی دەرنەچوو بێ لە تەبع یان بەو شێوەیە، ئەگەرنا ڕوونکردنەوەی پرسیارەکان نییە. وەکو گوتمان تاقیکردنەوەکان تەنها پەیوەندی بە زانین و ئاستی زانستی نیە، بەڵکو ئاستی پلاندانان و استراتیژی وەڵامدانەوەکە زۆر گرنگە. کات دابنێ بۆ پێداچوونەوە زۆر گرنگە لە کۆتایی بێ یان کۆتایی هەر دەفتەرێک بێ. باسی خەتخۆشی و باسی ڕێکوپێکی دەفتەرەکانیشمان کرد لەوێدا. وابزانم کاک دکتۆر مزگەنیشمان لەگەڵە ئەگەر لەسەر خەتما بێ حەز دەکەم ئەویش قسە بکە. کاک دکتۆر مزگین فەرموو کاک دکتۆر مایکەکەت بکەوە دەتوانی قسەی خۆت بکەیت. پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر مزگین عەبدوڕەحمان ڕاگری کۆلیژی پەروەردەی بنەڕەتی لە زانکۆی سەلاحەدین. سڵاو دەنگم دێ بەخێر بێت. بەڵێ کاک دکتۆر بەخێر بێ. باش سپاس دەکەم. باش کاک دکتۆر ئێوارەتان باش. باشتر زۆر سپاس. زۆر مەمنون. سپاس بۆ ڕوونکردنەوە جوانانەی کە جەنابەت پێشکەشت کرد. خۆزگە خەڵکێکی باشتر خاص بەتایبەت ئەوانەی کە دەیانەوێت بەشدار بن لەو مۆزوعی یان بابن لەو ئیمتحانە و لە تاقیکردنەوەی بەشدار ببن. بەرحاڵ دەستان خۆش بێ. بەنسبەت ئەو ئیمتحانەی کە جەنابتان باز دەکەی ڕاستە، ینی ئەگە بۆ پلی ینی بۆ دیپلۆم بێت کەەوە هیچ وەکو قۆناغێکی حسابی 5 بەکالۆریۆس دەبێت و تعاملی لەگەڵ پرسیاردانانەکان و پرسیار بکەیت، ینی ئەو وی کە هەیە و هەروەها دەبێ شتێک بێت کە لە بەکالۆریۆس خوێن بیتیان لەو چوارچێوەیەدا بێت چکەوان لەوانەیە فترەیە کە باشە دابڕاون و بۆ خۆشیان معدەلیان کەم بۆ ینی ئاستیان باش نەبووە، بۆیە دەبێ شتێک بێت کە تقریبان بە پێی فکر و عقل و منتەڵی وان بگونجێت. ئەوە خاڵێکە ینی زۆر گرنگە بۆ دیپلۆم. دووش ئەوەیە ینی دەبی ینی مراعاتی ئەو مەودای با بڵێن ئەو پرسیارانەی کە دەیدەیە با بڵێن شتێک بێتن کە لەو چوارچێوەیە بێتن کە دەگەڵ بیر و هزریوی بگونجێتن، نەک شتێکی دیکەی دەرەوە کە بینی یان فکری بێت زۆر پەیوەماندی بێت. بۆ ماستەر و بۆ دکتۆرا پێمە ئەو تۆپیک ئێستا با بڵێن ئەو ساڵ دیاری کراوە و هەروە زۆر جێیش بەس تۆپیکیان دایتێ بێ سەرچاوە، هەندێک شوێنیش سەرچاوەیان دایتێ بە تۆپیکەوە. بەڵام پێمە بۆ بەتایبەت بۆ ینی دکتۆرا ئەمن پێمە هەر هیچ پێویستی بە تۆپیکیش نەدەکرد. ینی ئەتوو ئەگەر وەک ساڵانی پێشتر ینی با بڵێن ساڵی 2000ەکان 90ەکان ئەوانەی کە وەبیرمان بێتەوە ینی بۆ خۆمان قوتابی بووینە لە وەختیدایان بەشدار بووینە لەونەوە تاقیکردنەوەانە، هەر پێیان دەگوتین مەسەرەن جەنابەت دەزانی مەسەن دانگۆن لە ڕستە سازی یان سینتاکس یان مۆرفۆلۆژی یان با بڵێن پراگماتیک، ینی هەر شتێک کە دەیانگوت شتێکە عام بوو ئیترکە دەچووینە دەزانی بزەبەر یانی دەسەرچیتەوە. بەڵام چ بوو قوتابی پێش ئەوەی کە مەسەلەن ساڵێک بمێنێت 2 ساڵ بمێنی خۆی حاضر دەکرد، ینی بەردەوام دەخینەوەدا بوو، بۆیە کە دەچوو ئیمتحانیش بە ڕوحیەتێکی تەواوە، ینی دەچوو ئیمتحانی خۆی دەکردوە زۆر جاریش ئەوە ینی نەتیجەیەکی باشی دەبەوە. بەڵام ئێستا ئەو حاڵەتانە نەماون، ینی بە پێی سەردەم گۆڕاوە دیسان دەبینین مەسەن تەڵەبەی دکتۆرایە لەوانەیە ئەتوو لە ئەدەب بیتن بڵێ مەسەلەن ئەنوەر مەسیفی چێ نەیناسیتن، زۆرم پێسەیرە. ینی ئێستا ئەو حاڵەتانەشمان هەیە، ینی تەڵەبەی دکتۆرا ینی دەیە ببیتە دکتۆرا ینی دکتۆرای ئەدەب، ینی لەوانەیە ئەو مەوزوعانەی هێشتا ینی شاعران نەناسیتەوە، زۆر شاعر هەیە کە لە ناو کووردا هەبووە نەیناسیتن. بۆیە ینی ئاسانکاری زۆر کراوە خاصەتەن لە بۆ دکتۆرای ئەوەی کەم باسی دەکەمەوە، بۆ چونکە لە دکتۆرا شەر نییە ئەو وەڵامی کە دەدەیەوە هەمان شت بێت کە مەسەن مامۆستایەکەت پێی وتبووی پێشتر یا با بڵێن لە کتابێک دێت.
ئەو پرسیارێکە لە دکتۆرا دێتەوە پتر ئەوەیە کە ئاستی تو بزانێ ئەو مامۆستایەکە تەصحیحی دەکاتن و بزانیت کە بزانین ئەو فکرە و ئەو بیر و هەزرانەت هەیە ئایا شیاوە بۆی کە لە دکتۆرای وەربگیرە یان نە هەدەفەکە پتر لەوەیە دەبی لەو چارچێوەیەدا بەرنەک لە چارچێوەیە کە تو علمەکی سەرف بزانانی و ئیلا بە دوویدا بچیەوە ینی کێشەکە لێرەدا ینی لە تاقیکردنەوەکاندا ئەگە ینی بەڕای من با نەدەبات تۆپیک کرا دیاری کرابە نەدەبات کتابیش دیاری کرابە بۆ دکتۆرا بەڵام تەنیا سەرە بابەتەکان دیاری کراوان مەسەڵەن هەروەک خۆمان گوتن مەسەن لە سینتاکس لە یان لە ئەدەب بڵێ لە ڕەخنە لە ئەدەبی بەراورد ینی لە پۆتری لە باوەڵێن نۆڤڵ لە هەرچی بێت یانی شتەکە عام بە ئیتر مامۆستا بۆ خۆی هەندێک شتی با بڵێن کەوەی کە ئەسپیلەی دادەنا ئیتر لەو چوارچێوەیەدا نەکشتی گشتی هەندێک شتی با بڵێن فکریشی نابا لەگەڵی بۆی کە تاقیب بکاتەوە ئەو قوتابیەکە دەبیتە دکتۆرا چەند با بڵێن ئەو لیاقەت یان شایانی وەیە کە ببیتە دکتۆر سبێنێ بۆی کە سبێنێ با بڵێن ئەو تەڵەبانەی کە دێن بەڕاستی لە بێژینگ بدرێن ئەوە نەبی کە هەر زۆری و بۆری بی بڕاو خلاص بڕاوە چکە بۆ ئێستا لە بەکالۆرۆز دەبینین ئاستەکەدا بازیوە لە ماستەریش بە هەمان شت لە دکتۆراژ هەمان شتیانی ئەنی ئەو خوێندنەوەی کە جاران مەسەڵەن بۆ دکتۆرات دەکرد ئێستا زۆر ینی کەمتر بوویتەوە هەموو لە چوارچێوەی مەلزەمە و دوو مەلزەمەدا کۆ کرایتەوە خلاص و بڕاوە بۆیە ئەمن پێما باشتر بوو ینی لە بۆ دکتۆرا خاستەن هیچ تۆپیکێک دیاری نەکراوە تەنیا ینی مۆزوع ڕئیسیەکانیان ما بڵێن مادەکان دیاری کراوان و تاوە بەنسبەت بەکالۆریۆس لە بینی با بڵێن دیپلۆم و دکتۆرایە لەوێ مەسەلا تو دەتوانیت تۆپیک دیاری بکەیت بەروە تەبی ئەگەر ماستەرە دکتۆر مەبەستت ماستەرە لە ماستەرا تۆپیکت دیاری کردو زۆر تەبیە تۆپیک دیار بکە بەڵام شەر نییە تو هیچ ینی پێویست ناکە هیچ سەرچاوی بدەیە چکەوە تۆپیکە بۆ خۆی تقریبان کە ینی زۆر جار سەرچاو ئەگەر تۆپیکت دای پێویست بە سەرچاوە ناکات بۆ خۆی بە دووچی با لە مەقالەیەک دەربینی زۆر تەبیە ینی باین ینی زۆر تەبیە بۆ لەبەرەوەی کە ئێستامە دیکمانی خاستەن لێرەدا هەندێک جوان نییە و قسەیش بکەم مەسەڵەن مامۆستا هەبوو بەس کتابی خۆی ینی پێ فرۆشتیتی ینی بە تەڵەبان فرۆشتی حساب ئەو هەی لێ هاتووە بەداخەوە ینی کەم باسی دەکەم یان مەسەڵەن باوڵێ مامۆستا هەبووە کە تەنیا سەرچاوی خۆی یان ئیوەی کە مەسەن ئیکبرادەرێکی تەنیا دایکە تەڵەبان بۆی کە بچی بەس ئەوەی بخینتەوە ئیتر لە بازار دەبینی ئەو کتابی تر تەواو نەما ینی بەو حاڵەتەشی لاتوە بۆیە پێما ئەو شتانە باش نەبوو ئەنی ڕاستە تۆپیکت دیارکرا بەڵام بە هیچ شێوەیەک نەدەبا سەرچاوە دیاری کرابە ئەوە نەدەبا مامۆستاش دیاری کرابە لە بەوە مۆزوعانە ینی حتا مامۆستایە کە مەسەن ئەمن لە ئاستی مەسەڵەن شتەسازیدا دەرس دەڵێمەوە بابەتی مۆرفۆلۆژی درایتم نەدەبا کە زانی بای کە من مۆرفۆلۆژی دەڵێم ینی لە هیچ جەیەکیش نەدەبا ینی ئەو باسەکراوە بەڵام دەبینی مەسەڵەن بەداخەوە کە ئەو حاڵەتانشمان هەیە لە زانکۆکانی ئێمە مەسەڵەن زۆر بە ئیستراحات تەڵەبەکە دەچی دەزانێت چه مامۆستا چه ئەسئیلەی دادەنێت و دەگەڵی دادەنیشێت قسەش دەکا و ینی لەوانەیە با بڵێن بۆشی شەڕح بکرێت زۆر بنزاریشی وەربگری بەڵێ ینی تامی دەوی بزانی باید چتر ینی تاکی لەسەر دەکاتەوە چکە بۆ هەندێک جار ئەو حاڵەتانە دەبین ینی بەبێ ناخوداگا هەندێک شت تاکیدی لەسەر دەکەوە کە لەوانەیە تەڵەبەکە زۆر وشیار بێت لە بۆ ئەو مەوزوعانە و تێبگەینی کە تو بەتر بەچی هەلایدا دەچی ئەوانە هەموو کێشەنە بەڕاستی و هەروەها پێمە بۆ ئەو ئیمتحانانەی کە تۆپیکیش دیاری دەکرێت ئاستەکە بە تاواتی بە دیار ناکەوێت چکە بۆ دەڕاخمان هەیە ینی ئەوە نییە کە بیرکردنەوەیەکی ژیان شیکردنەوەیەکی عقلی خۆی لە بابەتەکاندا هەبێت لێرەشدانێ دەبین ئەو ئاستێک ئێمە دەمانەوەیان ئەو لە بێژنگدانا بە تاوەتی بۆمان دەرناچیتەوە وهتا دەبینین لەوانەشە لە پاش ئەو مۆزوعاش هیوادارم وەک ساڵەکانی پێشتری لێنێتەوە مەسەڵەن پار نەبوو پێرار بوو مەسەڵەن طلبة درنا دتشو امتحانك كان في ذكردو درنا دتشو ديسان امتحانك شفويان في ذكردو يعني دبينين لهندك شوين بوشكلي بوا اوج يعني جي داخل يعني كقدرنا تو يترتوا وازي لي بينا بيزنا كديسان امتحاني بيبكي يعني ديسان امتحانك الشفوي بيبكي وحتى بس دري بيشتري ويدبين او حالتانش من يعني خاصه لوزاره او شتان الزور وكو امر بسر هندك زانكو كان دا سبتمبر ثانيه بس او كمقعده كامبر كانوا ونشي دزاني ك هەرچەندە بەو شکلەی بێت زەرەرە ئاکادمیەکە زۆرتر دەبێت لە بابڵێن لەو بابڵێن ئەو بەشێکی ئێمە و خۆمان بە ئاکادمیز دەزانین زۆر
ئاستی با بڵێن زانکۆیەکە یان با بڵێن حتا وەزارەتیش هەتا خوێندنی باڵاژ لە هەموو بابەتەکانەوە دێتە خوارێ وەکو خۆی نامێنێتەوە وانە بەڕاستی کێشن. من دووبارە سپاسان دەکەم هەر ئەوەندەم زۆر شتی دیکەشە بێ بەڵام دەزانم وەختەکە هەر ئەوەندە مەجال سپاسانەکەین مەمنونی زۆر دکتۆر مزگەین عەبدوڕەحمان ڕاگری کۆلیژی پەروەردەی بنەڕەتی لە زانکۆی سەلاحەدین کە لەگەڵ مام سپاس دکتۆر. سپاس. زۆر باشە بەڕێزان سپاس بەوانەیە کە ڕاستەخۆ بەشداریان کرد. ئەوە نمونەیەکی ترە لە ئینگلیزی وەکو گوتمان ئەوەش نمونەی پێشووە کە پرسیارەکان دەڵێ مەسەلەن دوو چەمک دێنێتەوە دەڵێ جیاوازی نێوان ئەو دووە چییە ئەتۆ دەبی بە شێوازێک لە شێوازەکان جیاوازەکە دەربخەی بۆ نمونە پێناسەی ئەو چەمکانە بکە ئەکەیت لەگەڵ پێناسەکە ئەگەر نمونەیەک هەبێ باشترە ڕەنگە پرسیارەکان جیاوازن لە شوێنێک بۆ شوێنێکی تر بەڵامەوانە هەندێک نمونن چی بکەین باشە بە کورتی دوای دێنە سەر پرسیارەکانی ئێوەش. یەکەم شت ڕەچاوکردنی لایەنی دەرونی خۆت تکایە لە ڕۆژی ئیمتیحان خۆت دابڕێنە لە دەوروبەرت وەکو دەڵێ پلاکەکەی دەربینە هەوڵ بدە تەرکیزت ئەو 3 ساعاتت بە کاملی لەگەڵ ساعتی پێش ئیمتیحان 1-2 ساعتی پێش ئیمتیحانی بەس لەسەر ئەو ئیمتیحانە بێ هیچ هەوڵ بدە هیچ کەسێک تەسیرت لێ نەکا بە باش و بە خراپ ناڵێن باشەکە باشە بەڵام مەبەستمەوەیە کەسێک دێتە لات دەڵێ وەڵا ئەوە فڵان کەس ئەسیرەی لەلایە ئەو فڵان کەس دەزانی چێ ئەو فڵان کەس وایە ئەوانە هەوڵ بدە ئەو شتانە خۆت بە دوور بگرێ لێ بۆیە دەڵێم خۆت دابڕە لە دەوروبەرت هەوڵ بدە پلانت هەبێ بۆ وەڵامدانەوە پێشەوەی ئەسیلەشت بێتە لای ئەتو استراتیژیەتی وەڵامدانەوەی خۆت دیاری کردبێ چ دەکەم یەکەم جار 6 پرسیارە 5 پرسیارە ئەگەر 5 بوو هەر پرسیارێک یان هەر بابەتێک ئەمە نیو ساعتی لە بۆ دادنێم ئەگەر ئەو نیو ساعتم هەبوو 3 دقەی یەکەم پرسیارەکە دەخوێنمەوە دەستنیشانی ئەو داواکارەکە دەکەم چ داوا کراوە دوای دێم پلانێک دادنێم بۆ وەڵامدانەوە ئەو فکرانەی دێتە لام دادی ڕێژمە سەر وەرەقەیەک مسودەیەک لەسەر لە ئاخیری لاپەڕەکەی یان هەر شوێنەکە کە دوای بە ئاسانی بتوانی بسڕێتەوە ئەو جدی یەکسەر وەڵام دەدەیەوە. من زۆر جاربینی ومان هەر دەفتەرت دانا و سوالت دانا یەکسەر دەست بە جواب دەکرێت بەڕێزان ئەوە غەڵەتە پرسیارەکە بخوێنەوە لە داواکاریەکە تێبگا پلانێک دابنێ ئینجا دەست پێ بکە و 4-5 دقەی کۆتاییش دابنێەوە بۆ ئەوەی دیسان بگەڕێەوە سەرینەوەک دوای لە ئاخیری پێڕانەگەی لە ماستەر و لە دکتۆرا بە دڵنیاییەوە هەر پرسیارێک تەسەوڕ دەکەم لە دیپلۆمی باڵاش هەر پرسیارێک لە دەفتەرێکی سەر بخۆ وەڵام دەدرێتەوە بۆیە تۆ دەبێت کات بۆ ئەو پرسیارە دابنەی پرسیارەکانش بەڕای ئێمە هەمویان وەکو یەک دەرەجەیان لەسەرە نەک تۆ سعاتێک بێت پرسیارۆبی لەو لایەنش 5 دقە بە پرسیارێکی ترباوی دەبی هەوڵ بدەی کاتەکەت بە تەواوی ئیدارە بدەیت وەکو گوتمان هیچ پرسیارێک بە پێی وەڵام بەجێمە هێڵت تکایە پرسیارەکان هەوڵ بدە بە شێوکی زانستی وەڵام بدەوە ئەگەر بتوانی پێشەچی بدێ ناوەڕۆک و ئەنجامی هەبێت زۆر باش دەبێت ئەوە انتباعێکی زۆر باش لەلایەن ئەو کەسە دروست دەکا کە دەفتەرەکەی تۆی دەچێتە بەردەم بۆ ئەوەی هەڵەچنی بۆ بکە وەکو گوتمان هەوڵ بدە لە هەر بابەتی پسپۆڕێکت ناوی چەند نووسەر و بەرهەمی ساڵی چاپ بزانی تاکو ئەگەر لە کاتی پێویست وەکو پاڵپشتی لە بۆ وەڵامەکانی خۆت ئاماژەیان پێ بدەیت بە تایبەتی لە بۆ دکتۆرا لەو پرسیارە دەست پێ بکە کە دڵنیای لە وەڵامەکەی چونکە ئەوە کاتت لە بۆ دەگەڕێتەوە ئەگەر تو پرسیارێک نەزانی وەختی زیاتر دەوێت بۆیە یەکسەر بەرزنی ئەوە پرسیاری یەکەم و دووەم و سێم بەو شێوەیە بێت هەر کامە پرسیار 100% لێ دڵنیای یەکسەر بڕۆ ئەو جواب بدەوە دوای ئەوەی کە پلانت دانا چونکە ئەوە کاتت بۆ دەگەڕێنەوە تێگەیشتن لە داواکاری پرسیارەکە زۆر گرنگە تکایە وەکو بەڕێزانیش کاکتۆر ئازاد و بەڕێزانیش گوتیان هەوڵ مەدە هەر شتێک دەزانی بنووسی هەوڵ بدە تایبەت بێ بە داواکاریەکە پێناسەی بکە بیژمێرە جیاوازی چییە بەراورد بکە هۆکاری ئەوە ڕوون بکەوە سیرکە ئەنی ئەوانە داواکاریەکان زۆر دیاریکراوە ئێستا بۆ نمونە جیاوازی چییە لە نێوان ئەو دوو چەمکە لەگەڵ ئەگە برێ ئەو دوو چەمکە بەراورد بکە یعنی بەراورد و جیاوازی بەس لایەنی اختلاف باز دەکەی بەڵام بەراوردەکە دەکرێت لایەنی لێکچوونیشی لەگەڵ دابێ نەک تەنها جیاوازیەکان بێ مەبەستمانەوەیە دەبێت لە پرسیارەکە تێبگەیت تکایە خاڵی تر زۆرن بەڵام دەبینم پرسیار و شت زۆرە بۆیە حەز ناکەم زیاتر بۆ نمونە ڤیان ئەحمەد محەممەد دەڵێ بۆڕێگەکانی وانەوتەوە ئەکرێ بۆ چنی خۆمان بنووسێت بە پێی ئەزمموی خۆمان من پێم وایە دەکرێت ئەزمموی خۆت بنووسی بەڵام پێش ئەزمموی خۆت ئاماژە بێک دو سەرچاوە بکە بە ئەتۆ
لەو مامۆستای بەڕێزە بگەێنی کە ئەتوو دەزانی ئەو شتانە، دەزانی ئەو ڕێگایە هەیە، ئەو ڕێگایش هەیە، بەڵام دەکرێت بڵێ من لەگەڵ ئەوانە متفق نیم لەبەروی ئەزمموی شخصی خۆم بەو شێوەیە. ناکرێت و هەمووی ئەزمموی خۆت بێت، دەبێت ئاماژە بە کەسانی تر بکەیت، ئاماژە بە ڕێگایەکانی تر بکەیت تاکوبی سلمێنی ئەتوو ئەو ڕێگایانە ئاگاداری و دەزانی، بەڵام لەبەرەوەی خۆت ئەزمونت کرد بۆ سەرکەوتو نەبووە شتێکی باشترت پێ. بڵێ ئەوە جوابی ڤیان خان. وەڵامدانەوە بە قەڵەم وڵای ئەوە لەو کاتی پێتان دەڵێن ئافتاخان نازانم، بەڵام نازانم ینی ئێستا ناتوانم بڵێم قەڵەم زافیان قەڵەم بەساسە لەو کاتە ڕەنگە تعلیماتتان لە بۆ بێ بڵێن بۆ جواب دەرەوە پێمان وابێ قەڵەم زافیش ئاسایی، بەڵام پێش حدەسەکان ناکەوم با بڕیارەکان لەوێەوە بدەین. بەرەزانەوی پرسیاری هەیە یان ئیزافێ چێ دەتوانین دەستی پەرسکاتەوە، ئەگەرنا ئێستا دەگەڕێنەوە سەر چاتەکان ئەگەر کەسێکی تر بێوێ. شێوازی دابشکردنی نمرەکان چۆنە؟ چۆن نمرەکە دەخرێتە سەر سی؟ هێلین ئەو پرسیارە دەکەم. بەڕێزان ئەگەرە تۆ 5 پرسیارت هەیە، 5 بابەتت هەیە، هەر بابەتێک لەسەر 100 تەصیح دەکرێت، واتە هەر دەفتەرێک 100 لەسەرە، دوای کۆ دەکرێتەوە و دابەشی 5ەکە دەکرێت، ئەوجا ئەوە دەبێتە سەر 100، دوای دابەشی پۆینت 3 دەکرێت تاکو سیەکە دەربچێت. ئاسانە، ینی عملێکی حسابی بەسیتە. یعنی هەموو بۆی دەڵێن بەڕای ئێمە پرسیارەکان هەمویان وەکو یەک نمرەیان لەسەرە. ساڵان چارچەوەی بابەتەکە قسە بکەن، تەواوە، باشە، زۆر باشە. دکتۆرە سەلوا دەرێ ئەمە لە بەشی باخچە سەرچاوەمان دیاری نەکرد، بەس تەنها بابەتە. زۆر باشە. تکایە ئالان دەڵێت تکایە هیچ کەس هەیە وەک دەستە بە دوواداچون بۆ چۆنێتی شێوازی پرسیارەکان بکە. من پێمان وایە لەسەر ئاستی کۆلیژەکان و دوای لەسەر ئاستی بەشەکان دەبێت تعلیماتێک دەربچێت لەسەر شێوازی پرسیارەکان، چەندێتی پرسیارەکان و گونجانی پرسیار لەگەڵ کاتی بەردەست بۆ وەڵامدانەوە و نمرەکانیش دەبێت حسابیەوە بکرێ. بەڵێ بە تەسەوری ما دەبێت ئەو تعلیماتە بدرێت بە مامۆستایان لەلایەن کۆلیژەوە، چ بە نووسراو بێت چ بە کۆبوونەوە بێ لەگەڵ ئەو دەستەیە کە تەکلیف کراون پرسیار دابنێت. زانکۆی کەرکووکم تەواو کردووە. سۆزان دەڵێ بەشی زانستە سیاسیەکان توانم لە سلێمانی هەولێر بەڕای من هیچ کێشە نیە، هەموو کەسێک دەتوانێت تەقدیم بکە، بەڵام لەسەر چ کورسێک تەقدیم دەکەی ئەوە نازانم. بەڕاستی کورسی پارەلێل هەیە، کورسی ئەگەر تەعینبی ناو وەزارەتی خوێندنی باڵا یان گشتی هەیە بەو شێوەیە، بەڵام بەڕای من هیچ مانع نیە ئەگەر مستەمسەکاتەکان تەواوبی، ئەگەر خەریجی زانکۆی کەرکووکیش بی بۆ ئەوەی لێرە تەقدیم بکەی هیچ کێشە نابێت. ئەگەر کەسێک پرسیاری هەبێ بەڕێزان دەستی بەرز کاتەوە دەتوانین ڕێگەی بدەین قسە بکە بەخۆی. شاڵاو وەزن نووسرایە شاڵاو بگورن ئەگەر لە قەبووشت بەکار نێنم. بەڵێ مامۆستا ئەگەر فەرموو. کاتت باش کاکتۆری بەڕێز. باشتر، زۆر سپاس، مەمنون. دەستەکان خۆشبی لە بۆ دەرفەتە کاکتۆر. سپاس. سپاس لە بۆ خەمخۆریت لە بۆ ئەکادمیەکانەوانێکەوە دیانێ بوونە کەسی ئەکادمی لە بۆ داهاتوی وڵاتە. فەرمەوە کاک شاڵا مامۆستا، چیت هەیە پرسیار یان سەرت؟ من مامۆستا شاڵاوم لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی، قوتابی دکتۆرامە. حەزم کرد ئەزمموی خۆم بگەێنم بۆ حەزم کرد ئەزمموی خۆم بگەێنم بۆ خۆشەویستانە کە تەقدیمی ماستەری دکتۆرایان کردیەوە. طبعا بەنسبەتی امتحانات لەبەرەوەی بەو ئەزمموەدا تێپەڕیون و بەشداری تاقیکردنەوەی توانستی ماستەری دکتۆرامان کردیە. حەزم لێیە ئەوە پەیامە بگەێنم بە هاوڕێیانی خۆشەویستم کەوا تاقیکردنەوەی ماستەر و دکتۆرە تاقیکردنەوەی توانست دوو تاقیکردنەوەی ئاسایی لە ڕووی دەرونیە دەبیوات تەماشای بکەیت، بۆی دەبی بە پلانەشی تۆکمەوە بە بەرچاوڕنێژی تەواوە ئەو بەڕێزانە خۆیان ئامادە بکەن و لە ڕووی دەرونیە هیچ کاتێک ترس و قەلەقی و دڵەڕاوشیان نەبی، تەنها ئەوەی کەوەی ئەکادیمیان و علمیان لە بابەتەکەی خۆیان تۆکمە بکەن بۆی بتوانن ئەوەی کە پێیانە بیخەنە سەر وەرەقە و بیگەێنە بە مامۆستا بەڕێزەکانیان.
بەنسبەتی ڕۆژی تاقیکردنەوە کاک دکتۆر دووش زۆر گرنگە. یەکیان پلانی دابەشکردنی کات کە بەڕاستیە من زۆر تاکید لەو خاڵی دەکەمەوە چونکە تو کۆمەڵە پرسیارێکی زۆرە لە پێشە لە ماوەیەکی کەمدا کەسێک کاژمێرە ئەوەش بەڕاستی دەبێت و پلانەشی تۆکمەت هەبی وەکو بەڕێزانی دیکەژ ئاماژیان پێکرد دەبی ئەولەویەت بە وەڵامدانەوەی پرسیارەکان بدرێ ئەو پرسیارانەی کە تۆ دەزانی کە زۆر لی باشی و ئاستێکی زانستی باش تێ و دەتوانین نمرەی تەواوی لێبینی دەبی سەرەتا لەو پرسیارانەوە دەست پێ بکەین و دواتریش بەڕاستی دابەشکردنی کاتە بۆ پرسیارەکان. کاکتە من برادەرێکی نزیکی خۆم هەبوو زۆر بەڕاستی تۆکمە بوو لە وەڵامدانەوەی یعنی لەو علمی کە پێی بوو بەڵام لە ماوەی ئەو سێ کاتژمێرەدا زیاتر خۆی سەرقال کرد بە 2 پرسیارەوە بە درێژی باسی کرد لە 2000دا کاتێک وەکو دەڵێ بە حەزەر هاتەوە و ئاگای لە خۆی بوو لەو حاڵەتدا سەیری کردەوە 2 پرسیاری زاودا سێشتان 3 پرسیار 4 پرسیاری ماوە بەڕاستی ئەوەش تووشی سەدمەیەکی گەورەی کرد. خاڵش کە کاکتۆر بەڕاستی دەبی بەرپرسانی کارژێری کۆلێژەکان زۆر تاکید لەو خاڵە بکەنەوە لە کاتی تاقیکردنەوەکاندا لایەنی دەرونی قوتابی زۆر مهمە لەو کاتەدا مامۆستایانی چاودێر بەداخەوە وەکو پێویست نین زۆر زاران سەرقاڵیان بە موبایل و سەرقالیان بە قسەکردن لەگەڵ یەکتری و تەدەخولکردنی وەڵامدانەوەی قوتابیەکان ئەوانەوە دەکاتەوە بەڕاستی تەسیری نەرێنی لەسەر هزری قوتابی دروست بکەن چکە خۆ دەزانی شەڕی کاتە لە ناو تاقیکردنەوەکاندا تۆ دەبێت پێڕابگەی بەو کاتێک کە هەیتت بە بەڕاستی چەند خاڵەشی گرنگ بوون. هیوادارم جەنابەت بەگورە زۆر سپاس مامۆستا شاڵاو قوتابی دکتۆرا لە زانکۆی سەلاحەدین بۆ بەشداریکردن. مامۆستا دنیا محەممەد فەرموو مامۆستا دنیا فەرموو. دنیا محەممەد مایکەکەت بکەوە فەرموو بەس تکایە بەڕێزان یارمەتی یەکتر بدەن بۆ زۆرترین کەس بەشداری بکە. ئەو کاتتان باشتر مامۆستاس. دەستان خۆش بێ بۆ فرسەت و ڕەخسەتەکە بۆ ئێمەتان ڕەخسان کۆمەڵە پرسیارێکم هەبوو دەستان خۆش بێ جوابەکانیمان وەرگرت لێرە بەڕێستان ئەم دانیشتنەمان پێشکەشکردن و زایدەن شێوازی پرسیارەکان و نمرە من لەسەر بابەتی پێشکەشکردن وەکو پێشنیارێ ئایا نەئەتوانرا ئەم تاقیکردنەوانە بکرێتە مەرکەزی بەڕاستی لە هەندێک شار لە هەندێک کۆلیژ ئەبینی ئەوەیەکی تیا ئەبێت بەڕاستی من نەتوان بە 100% بڵێم بەس وایە ئەمە یەک دووهەم ئەگەر توانستی زانستیەکە و تاقیکردنەوەکە کەمتر بوو لە دەرەجەی پێویست واتە لە 115 کەمتر بوو ئایا تۆ لە 170 لەسەر شتەکانی هەرمەتی دەرنابێ سبەی ڕۆژ لە کێبڕکێکەیە یعنی هین ببی بچیتە ناو کێبڕکێکەوە ماڵێکی تر ئەگەر دبلۆمت هەبێ ئەو دبلۆمە لە 2019 کۆمەڵی ڕێنمایی دەرچوو دبلۆمی باڵاکە کە لە 160 لەسەر دبلۆمەکەی و 140 لەسەر بەکەلۆریۆکەکەی ئایا ئێستش هەروایە لەم ڕێنمایە نوێیانە آخر پرسیارم بە خۆتان ئەزانن مامۆستایان چەند ساڵێکە چاوەڕێ ئەوەن ڕۆژێ لە ڕۆژان ماستەر و دکتۆرا بکرێتەوە چکە ئەو هەلەیان بۆ نەڕەخساوە یعنی خۆزگە زمینە سازیەکی وان بکردایە کە ئەمڕۆ شتەکان بە یەکسانی و دادپەروەری بێت ئەبینی لە هەندێک لە کۆلێژەکان 5 کتێبە هەندێک 7 کتێبە کاچیت پرسیارەکەیت نامەوێت تەحدیدی بکەم بڵێم ئایا ئینگلیزیەکە وایە عەرەبیەکە وایە کوردیەکە وایە یان بەشە زانستەکان بەڵام بۆ هەمووی وەکو یەک ئەو بابەتانە بەش نەکرا یعنی ئێستاەوە ئەکا ئەوەی پێشکەشکار کەنفیوزە نەزانێت بە کورتێکی بچێت لە کام لە ئەو ئیشە بکات خۆز گەشتەکان وا بکرایە دادپەروەری و یەکسانێکی تیا بووە دەستە خۆش بێ سوپاس بۆ گوێگرتن زۆر سپاس مامۆستا دنیا بەڕێزەی سپاس ئەوەی دیبلۆمی باڵا پێم وایە هەروایە کاکتۆر سامی نووسی بووی لە تەفاسیلەکەی بە سپاسەوە کە دیبلۆمی باڵا دوو سوودی هەیە سوودێکیان بۆ بەرزکردنەوەی نمرەی بەکالۆریۆسە تاکو بتوانێت تەقدیمی ماستەر بکەیت سوودەکەی تری ئەوەیە ئەگەر لە شوێنی تر دیبلۆمی باڵا شەهادەی پێدەگۆڕێ و دوای ڕاتبەکەشت ئەگە غەڵەت نەبوو 115 زیاد دەبێت بۆ سوود وەرگرتن بۆ بەرزکردنەوەی پلەی نمرەی بەکالۆریۆسیش ئەوەیە 160 لەسەر دیبلۆمەکەیە 140 لەسەر بەکالۆریۆسەکەیە واتە ئەگەر
تۆ 50 هەبێ لە بەکالۆریۆس دوای لە دیپلۆمەکە ئەگەر بۆ نمونە 80 بێنی ئەگە هەردووچی کۆبکەوە بزانم بە معادلەکەی کاک دکتۆر سامی معادلەکەت بەرز دەکاتەوە بۆ 62 بەو شێوەیە کەواتە 160 لەسەر دیپلۆمەکە حسابە 140 لەسەر بەکالۆریۆسەکە بەم شێوەیە دەتوانێت بۆ ساڵەکانی ئایندە تەقدیمی ماستەر بکەی بەهۆیەوە. ئەمەش لەگەڵەوەی حەقوایە لە هەندێک شوێن ڕەنگە مەرکەزیەتەوێ بەڵام لەگەڵ کتێبی دیاریکراو نا بەڵکو لەگەڵ تۆپیک هەر تۆپیکێک ڕەنگە لە چەند سەرچاوەیەکەوە بەردەست بێ. زۆر سپاس دووبارە. سامان کاک دکتۆر سامان ئەفو جەنابتی بەڵێ دکتۆر فەرموو زانی دکتۆر فەرموو. زۆر سپاس دووبارە سڵاتان لێبێت کاکتۆر ڕاستی لەسەر دوو بابەت حەزم کرد بە سەریعی قسە بکەم. یەکەمیان ئەو بەڕێزانەی کە پرسیار دەکەن لە دەرەوەی هەرێمی کوردستان یعنی لە ناوچەکانی تری عێراق و تەنانەت لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ئەگەر خەریجی زانکۆکانی با بڵێن عێراقی بن بۆیان هەیە تەقدیم بکەن بەڵام لەسەر پەرەلێل لەسەر ئللا ئەگەر کەسێک مەسەن خەریجی زانکۆیەکی عێراقی بێت بەڵام تعین بێت لەسەر حکوومەتی هەرێم بۆ نمونە پەروەردەی کوردی لە شاری کەرکوک ئەوان دەتوان دیسانەوە لەسەر دام دەستگاکانی حکوومەتی هەرێم تەقدیم بکەن ئەگەرنا ئەبێ لەسەر پەرەلێل تەقدیم بکەن. ئەوە بابەتی یەکەم. بابەتی دووەم سەبارەت بە یەکێک لەو پرسیارانەی کە مامۆستا دنیا باسی کرد بەڕاستی بابەتی مرکزیات لە تاقیکردنەوەکان ئێمە لەگەڵی نین لەبەر دوو هۆکار بە تایبەتی ئێستا لەم سەردەمەیان لەبەرەوە یەکەمیان بەڕاستی مەرج نییە ئەگەر تاقیکردنەوەکان مرکزی بن ئەمانەتیان پارێزراو بێت و مەرج نییە ئەگەر تاقیکردنەوەکان مەسەن لا مرکزی بن مەجالیەوەی تێدا بێت کە با بڵێن پرسیارەکان خوانەخواستە دزەی پێ بکرێت چکە لە بوونی تاقیکردنەوەی مرکزیش و ئەزمونشمانەیە خۆمان بەداخەوە تاقیکردنەوەکانی سەفی 6 سەفی پۆلی 12 زۆرجار کێشەی تێدەکەوێت بە تایبەتی لە چەند ساڵی ڕابردووە چەندین جار مەسەرەن کێشەی تێکوت خەڵکانێکش دەستگیر کرانی لەسەر ئەو بابەتە و بابەتێکی تر بۆ مەسەلەن لەگەڵ ئەودانین کە مرکزی بێت چونکە بەڕاستی مناهج لە کوردستان وەکو یەک نییە جەنابەت لەناو مۆزوعەکەی ئەزانی کە ئەگەر وەکو بەشێک لەسەر ئاسی بەشێک نمونە بینەوە بەشی زمانی ئینگلیزی لە دهۆک سلێمانی هەولێر و لە هەموو زانکۆکانی کوردستان ئەو مناهجانەی کە دەخوێنرێ نزیکە لە یەکەوە بەڵام جیاوازی زۆرە و ئێمە ساڵی وا هەبوو بینیمانە بەڕاستی هەندێک بابەت لە هەندێک بەش خوێنراوە کە لە هەندێک زانکۆی تر لە ماستەر خوێنراوە بەڵام لە هەندێک زانکۆ لە بەکالۆریۆس خوێنراوە و پێچەوانەکەشی هەبوو بۆیە بینیمانە جاری وایە پرسیاری دیپلۆمی باڵا قورستر بووە لە پرسیاری ماستەر لە هەندێک شوێن پرسیاری قورستر بووە لە پرسیاری دکتۆرا ئللا لە حاڵەتێکدا ئەگەر ئەم مەناهجانە ئەم با بڵێن منهجانە ڕێک بخرێن و تا ڕادەیەکی زۆر ئەو بابەتانەی کە دەخوێنرێن مرکزی بن ئەو کاتە لەوانەیە پرسیاری مرکزی سەرکەوتوو بێت و بگونجێ لەگەڵ ئاست و کوالیتی دەرچووەکان بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان. دووبارە سپاس کاکتۆر. دەست خۆش کاک دکتۆر سامان زۆر سپاس دووبارەی تر دەستیان بەرز کردەوە ئەگەر ئەوانیش ئەگەر بە کورتی هەوڵ بدەن ئەگەر پرسیاریان هەیە. ڕۆزا عەزیز نووسرایە مامۆستا فەرموو. بەڵێ سا دکتۆریان سڵاو مامۆستا. زۆر سپاس بۆ مێگامایند ئەکادمی بەڕاستی زۆر باش بوو بەڵام من یەک پرسیارم هەیە بەنسبەت یعنی هەموو دکتۆرەکان و هەر بۆکو مێگامایند ئەکادمیش باسی پلانتان کرد بەڵام بەداخەوە بەڕاستی زۆر بێ پلانی هەیە لە شتانەیە. من لە ساڵ 2019 زانکۆی ئەمریکیم تەواو کردووە بەشی زمانی ئەدەبی ئینگلیزی لیتریچە و ویستم تەقدیم بکەم بۆ زانکۆی سلێمانی بۆ ماستەر لە ڕەمەزانە چووم لە مانگی 4 و دکتۆرێکی بەڕێزی وەکو ئێوە دانیشتە بوو لیژنەیەکی تێکەسی و هەموو ڕێنمایەکانیان طبعاً خوێندۆتەوە و من خۆم پێش تەقدیم بکەم هەموو وێبسایتی زانکۆی سلێمانی خوێندۆتەوە لە هیچ شوێنێکە ئاماژە بۆ نایەت کە ئێمە هیچ خوێندکارێکی بەکالۆرس وەرناگرین بۆ خوێندنی ماستەر بەڵام ئەو لیژنەیە بە منیانوت بڕۆ توانەسی زمانی ئینگلیزی بکە ئایلتس و هەموو تەقدیمات و پارەیان نووسەکانە تەواو بکە ئەمانە هەمووی کردووە پاشان گەڕامەتەوە بۆ زانکۆی سلێمانی ئینجا بە من ئەڵێن
تۆ ناتوانانی تەقدیم بکەی و ناتوانێت چیتە پێش بڕکێکەوە. ینی بەڕاستی بۆ من زۆر شتێکی ناخۆش. هۆکارەکە چی بوو مامۆستا ڕۆژە؟ هۆکارەکەیان چی بوو؟ هۆکارەکان ئەوەیە کە لە زانکۆی ئەمریکی ئەو کلاسانەی کە ئەخوێنرێت لە 175 بەڵێ جیاوازی هەیە لەگەڵ زانکۆی سلێمانیە. باشە، من پرسیارەکەم لێرە ئەمەیە، ئایا زانکۆی ئەمریکی کە لە 2008ەوە هەیە ئەگەر لە 2012 تەخەڕوجی هەبوو بێ 10 ساڵە ینی تەخەڕوجی هەیە، لە ماوەی 10 ساڵە نەتوانراوە لە وێبسایتێکی گەورەی زانکۆی سلێمانیە ئەمە بنووسرێت کە زانکۆی ئەمریکی بووی نییە تەقدیم بکات بۆ ماستەر لە زانکۆی سلێمانی. ینی زۆر خاڵێکی شتێکی بەسیتە کە بەڵام زۆر لەفسیان زۆر ناخۆش بۆ من و بە کۆمەڵە زەحمت و پارەیان و مەصرف و ئەکسپێکتیشن و هەموو تەوەقعات و شتا ڕۆشتن کە زۆر ناخۆشە لە ئەخیرا پێتەڵەن وڵات ببوورە تۆ ناتوانانی تەقدیم بکەیت. بۆ وڵا ئێمەش نازانین، بەڵام لیژنەیەکی کە لە وەزارەت خوێندنی باڵاوە هەڵبژێراوە معقول نییە مامۆستاکانیش نەزانن، دکتۆرەکان نەزانن و لە وێبسایتی زانکۆی سلێمانی نەنووسرێت و هیچ کەسێ ینی ئێسم نازانم بەڕاستی نازانم لە کێ پرسم بۆچی ئەم شتەوەیە بەداخەوە. زۆر سپاس، دەست خۆش. دەست چاوت خۆش بێ، زۆر سپاس مامۆستا ڕۆژە. ئەو حاڵەتە لە لای ئێمەش هەیە، بەڵام لە ڕێنمایی ژمارە 3 ساڵی ئەوەی کە لە مانجی 9 2022 دەرچووە زۆر بەوازەحی لە بڕگەی دووەم دەڵێ ئەگەر کەسێک بیەوێ ماستەر یان دکتۆرا بخوێنێ دوو مەرجداناوە دەبێ هەمان بەش و پسپۆڕی بێ بۆ ماستەر لە بڕگەی دوو زۆر بە تەفسیل دەڵێ دەبێ مەنهەجی بەکەلۆریۆسەکە بۆ ئەوەی کە ماستەر دەخوێنێ 175 هاوشێوەی یەکتر بێ. ئەوە لە وەزارەتەوە هاتووە نەک لەوەکە و تعلیماتەکەش هەیە. ئەگەر دەتەوێت دوایی بەزنامەیەکی تایبەت لێرە تعلیماتەکە ئەگەر نابچێ وێبسایتی وەزارەتی خوێندنی باڵا لەوێ ڕێنماییەکان هەن، لە ناو ڕێنماییەکان ڕێنمایی ژمارە 3 ساڵی 2022 ئەگە غەڵەت نەبووم لە خوێندنەکان لە خوێندنی ماستەر بڕگەی دووەمە ئەو بە تەفسیلی باسکراوە کە دەبێ هەمان بەش و پسپۆڕی بێ. ئێمە لەگەڵین ئەوە شتێکی ترە چکە وەزارەت دایناوە دەبێت جێبەجێ بکەیت. بۆ دکتۆرا دەڵێ هەمان بەش و پسپۆڕی باسی تەفسیل ناکە، بەڵام بۆ ماستەرەکە دەڵێ دەبێ منهەجەکەت 175 هاوشێوە بێ لەگەڵ ئەوە. هەرچەندە لە دەرەوەی وڵات لە زۆر شوێنی تر هەیە اختصاص گۆڕین زۆر ئاساییە، کێشەشی تێدا نیە، بەڵام تعلیماتی وەزارەت زۆر بەوازەحی ئەوەی دەرکت کردووە. باشە مامۆستا سەمەد فەرموو. بەڵێ جەمالێتە فەرموو. سلام علیکم بەڕێزان، ئەوان زۆر سوپاس تۆژیان لەبووم دەخەکەی بەڕاستی هەمووکردنەوەکان زۆر جوان بەڕێزانی تریش زۆر سوپاسان دەکەم. من مامۆستا سەمەد مامۆستای زمانی ئینگلیزی و وەرجێر و خەریزی بەشی زمانم لە زانکۆی سلاحەتین. دکتۆر جان بە کورتی سێ پرسیارم هەیە. یەکەمیان لەسەر درێژی وەڵامەکان ئایا چەند بیتن؟ هەرچەند ئاماژەتان پێکرد کە کورت و خود بیتن وەڵامەکە، بەڵام ئەگەر تەماشا بکەی لە ئینتەرنێت کە یان لەسەر چاوەکانیش لە کتابەکان شتەکان زۆر بە تەفاسیلی باز دەکاتن، یعنی هەموو خاڵی داتێ یعنی حتا لەبۆ پێناسەی هەر درێژی دەکاتەوە. جا نازانم ئایا هەتا چەند باشە یعنی حەقی ئەوە پێی بدەیت، چکە ڕاستی ئەوەی بە تێگەیشتنی منیش کە لەبۆ ئیمتحانی فەرقی لە ئیمتحانی کە دەبی حەقی شتەکەی بدەیت، یعنی با ئەوەی بنووسی وایە نا. و دووەم لەسەر مەوضوعی کورسیەکان ئەم تا ئێستا بابین کە دەڵێ ئەو سێ کورسی هەیە لە بۆ قسمەی بەس یعنی ئاخیرەکەی سێ کەس وەردەگیرێت ئەو ئەگەر ئەوە بکردنەوەی بچکە باس شتەکە لە بۆ من نوێیە. خاڵی چارەمیش هەر لەسەر خاڵەکان ئایا لە کۆتاییدا دەبی چەند خاڵت هەبیتن تاوەکو یعنی کە سۆگەر بکەی یعنی کورسێک لە بۆ خۆت یعنی کە وەرگیرێت بکردنەوە من لەسەر ئەو بدەیت زۆر سپاس دەست. زۆر سپاس مامۆستا سەمەد. یەکەم لە ئاخیر خاڵەوە دەست پێ بکەین. یەکەم شت هیچ سەقفێکی دیاریکراو نییە بڵێ ئەوەندە خاڵت هەبێ وەردەگیرێ یان نا. یەکەم مەرج هێشتا ئەگەرە تو مەرجەکانی تەقدیمت تێدایە دەبی لە ئیمتحانەکە دەرچی، کە لە ئیمتحانەکە دەرچی
دەچیە منافەسە لەگەڵ ئەوانەی کە لە هەمان کورسیەکانی تۆ تەقدیمیان کردووە. ئەگەر بۆ نمونە ئەتو مامۆستای لە وەزارەتی پەروەردە لەگەڵ ئەوانە دەچیە منافەسە کە وەزارەتی پەروەردە چەند کورسی هەیە تەقدیمیە کردووە. ئەگەر تو لە خوێندنی باڵای لەگەڵ ئەوانە دەچیە منافەسە کە تەقدیمی کورسی خوێندنی باڵایان کردووە. ئەگەر بۆ پارەلێل تەقدیم دەکەین دەچیە منافەسە لەگەڵ ئەوانەی کە لەوێ تەقدیم کردووە. یعنی شتێکی دیاریکراو نییە بڵێ ئەوەندە خاڵت هەبێ وەردەگیرێ ئەوەندە خاڵت هەبێ وەرناگیرێت. دەبێت لە ئیمتحانەکە دەرچی داخلی منافەسە دەبی لە مەجموعی نقاطەکان وایە. ئەوەی تریش مامۆستا دنیا باسیەوەی کرد بۆچی پێویستە لە 15 لە 30ەکە دەربچی ئەی 170ەکەی ترچی حسابی بۆ دەکرێت. بەڕایمە ئەوە هەندێک منطقی تێدایە توانستی ئەوەی ئەگەر کەسێک خاڵی زۆر بێ ئەگەر وابێ لە ئیمتحانەکە ڕەنگە 5 وەرگێ ئەو کاتە وەردەگیرێ بە 170ەکەی تر. بەڵامەکو مەرجێکی ئەساسی دانراوە تا لەوە ئیمتحانە دەربچی ئەو جداخلی منافەسە بێت. ئەوە بەڕای ینی وەزارەتیشەوە عەدالەتێکی تێدایە بۆ ئەوان. بەچمەد وەڵامدانەوە بە جێرەی پرسیارە تۆ ناتوانێت بڵێ ئەوەندە بنووسە یان ئەوەندە مەنووسە. داواکاری پرسیارەکە حکم دەکا ئەو بڕیار دەدا ئەتۆ چەند بنووسی چەند نەنووسی. بەڕاست کاکتۆ سامان سەرەکە دەدەم سەرخۆت بکەی بەس بە ئاخر کەسیش وەرگرین لێرە چکو کاتەکە مامۆستا ئەحمەد عەبدوڵڵا. مامۆستا ئەحمەد فەرموو. فەرموو مامۆستا. بەڵێ مامۆستا جێمان لێ فەرموو. من خوێندکار ئەحمەد عەبدوڵڵام وە لە دانقیگەی نانم بەسی زمانی عەرەبی. بەڵێ مامۆستا خاڵبەرسی دایبەتشم یعنی کەمەندام پرسیارێکم بوو بە کورسی پێشتری مقابلە بوو بۆ خوێندنی باڵا وەکو ماستەر و دکتۆرا. ئێستا نەمەوە چۆن تەقدیمەکەی وە چۆن ئەم کەسە لەداواتەوە بێتە دکتۆرێکی باش ئێوە تاقیکردنەوەیەک کە ڕەنگە لەبەری کردووە. یعنی پرسیارەکەم ئایا هیچ بەهێزێتر هەیە بزانێت کە ئەم کەسە دکتۆرێ باشە یان دکتۆرێ باش نییە؟ ڕاستە مامۆستا جان دەست خۆش بێ. زۆر سپاس کە لەگەڵ مامۆی مامۆستا ئەحمەد پرسیاری ترت ماوە؟ زۆر سپاس. وەڵا پێشتر مقابلە هەبوو مقابلە پێشتر دەرەجەی لەسەر نەبوو بەڵام پێیان دەگوت ئیمتحانی لیاقە یعنی مەبەستی ئەوەیە گونجاوی و شیاوی بۆ ئەوەی بۆ ئەو پیشەیە کە تەقدیمی کردووە بەڵام ئێستا نەماوە. بەڕای ئێمە خراپ نەبوو ئەگەر هەبوایە بەڵام لەبەرەوەی بەڕاستی مەجالی ڕەنگە ئیجتیهادی شەخصی زۆر تێدایە بۆیە لابردراوە تەنها گرنگی بە ئیمتحانە نووسینەچەکە دراوە نەک ئیمتحانی مقابلە. ئەمەش پێمان وایە کە ضروریە ئەگەر مقابلەشی تێدا بێ بەڵام بەو مەرجەی مقابلەکە نمرەی ڕەنگە لەسەر نەبێ بۆ ئەوەی ئیجتیهادی شەخصی تێدا نەبێت. مامۆستا فەریدە مەحموودیش پرسیارێکی کردووە بڕوانامەی سەبارەت بە بڕوانامەی سەنتەری زمانە. باشە بە خۆشحاڵیە دکتۆر سامانمان لەگەڵە کە بەڕێوەبەری سەنتەری زمانی زانکۆی سەلاحەدینیشە لە ئێستادا. بڕوانامەی توانستی زمانی ئینگلیزی ئەوەی سەنتەری زانکۆکانی کوردستان بۆ بەشی ئینگلیزی سوودی دەبێت؟ ئەکید سوودی دەبێت بەس با دکتۆر سامان وەڵام بداتەوە. دکتۆر سامان مایکەکەت بکەوت. زۆر سپاس دکتۆر گیان دووبارە. بەنسبەت ئەو پرسیاری سەنتەری زمان طبیعی پێش 12 ئەوتی ساڵی 2021 هەر کەسێک لە سەنتەری زمان پلیسمنت تێستی کردبێ یاخود شاری بەدەستێنا بێ خەریجی نیزیش بێت بڕوانامەکەی بە پێی ئاستەکەی خاڵی وەردەگرێت. ئاستەکەی خاڵ وەردەگرێت. بەڵام لە دوای ئەو تاریخە 12 حوتی ساڵی 2021 بڕیارێک دەرچوو لە وەزارەتی خوێندنی باڵا کە چیتر ئەوانەی خەریجی سەنتەری زمانن عفۆن چیتر ئەوانەی کە خەریجی ئینگلیزین بۆیان نییە سەنتەری زمان بکەن دەبێت تاقیکردنەوەی نێودەوڵەتی ئەنجام بدەن تۆفڵ و بڵێن هاوتاکانی. هەروەها بەنسبەت ئەو پرسیارەی مامۆستا ڕۆزە بەڕاستی من حەزم کردم داخەلەیە بکەم تا ڕادێکی زۆر متتەفقم لەگەڵ جەنابیان لەوەی کە بابەتی مەقاسەی علمی بابەتێکە کێشەی بۆ زۆر کەس دروست کردووە. ئەم کێشەیە بە تایبەتی لە کاتێکدا دروست بوو بۆ ئەو بەڕێزانی کە بە بەرنامەی تواناسازی چوونە دەرەوەی وڵات لەوێ بەشێک لەو خەڵکە ئیخساساتی خۆیان گۆڕی بە تایبەتی ئیخساساتی مرۆڤایەتی
کە بۆیان هەبوو بڵێن اختصاساتی تر بخوێنن لە ئێستا ئەوانە بەکەلوێسیان با بڵێن اختصاسێکە و ماستەریان هێناوە لە اختصاسێکی هاوشێوە بەڵام بەزەبدە و اختصاسە نییە کە هی بەکەلوێسە بۆ دکتۆرا بەڕاستی کێشیان بۆ دروست بووە یاخود ئەوانەی کە بەکەلوێسیان مەسەلەن بەپێی ئەو بڕیارەی وەزارەتی خوێندنی باڵا لە 75 یەکسان نییە بۆ بەشێک کە بۆی تەقدیمەکەن ناتوان تەقدیم بکەن بەڵام کێشەکە ئەوەیە بەڕاستی لە ڕووی علمیەوە ئەمە شتێکی گونجاوە ئەم ڕێنمایە چونکە تۆ دەبێت لە هەموو دنیا شوایە تۆ دەبێت کاتێک کە تەقدیمی بەشێک دەکەی ئەو بابەتانت خوێندبێ یاخود نسبێکی ئەو بابەتانە کە وەزارەتی خوێندنی باڵا بە 75 دایناوە خەمڵاندوێتی دەبێت ئەو نسبێت خوێندبێ ئەگەرنا تۆ بابڵین موئهلنی شیاونی بۆی کە بچی ماستەر بخوێنی لەو بەشە لە ڕووی علمیەوە ئەمە سوودی خۆی هەیە گونجاوە بەڵام دیسانەوە خەڵکێک ئەگەر 75 ئەو بابەتانیان نەخوێن بێ مەفرۆزە وەزارەتی خوێندنی باڵا بەڕاستی چارەسەرێک بۆ کێشەکەیان بدۆزێتەوە چونکە ئیمکان هەیە ئەوان هیچ کاتێکی تر نەتوان تەقدیم کەن ئەگەر لەم بەشانی کە ئەوەی کە ڕۆزەخان ئاماژەی پێکرد کە خەریجی زانکۆی کوردستانە لەوانەیە تەنها بتوانێت زانکۆی کوردستان تەقدیم کە ناتوانێت لە زانکۆی ئەمریکی وابزانم زانکۆی ئەمریکی سلێمان ئەمریکی سلێمان ناتوانێت هیچ زانکۆی شتری حکومی خۆمان تەقدیم بکە چونکە کاتێک کە مەقاسی علمی بۆ دەکەن تەماشا دەکەن 175 بابەتەکانی یەکسان نییە بەڵام لە ڕاستیە ئەبێ وەزارەتی خوێندنی باڵا و ئەمە دەبێت بەڕاستی بێتە کاری ساڵی داهاتووی وەزارەتی خوێندنی باڵا چارەسەرێک بۆ ئەو بابەتانە بدۆزێتەوە لە دنیای دەرەوە جەنابەت ئاگاداری کاتێک کە کەسێک پێشکەشی بەشێک دەکات لە 175 بۆ نمونە یەکسان نییە وەری دەگرن ئەوە نیە کۆرسی تەکمیلی بدەن کۆرسی تەکمیلی پێدەن تەکمیلی سەپلمنتری دەدەنێ یعنی لە جیاتی ئەوەی کە دەمادە بخوێنێت 5 مادە بخوێن زیاتر حوتی دەدەن زیاتریان بەماوەی ئەو دوو کۆرسە با بڵێن 15 مادە بخوێنێ یا لە جیاتیەوەی دوو کۆرس بخوێنێ کۆرسێکی ئیزافی بخوێنێ کە 5 مادەی ئیزافی دەخوێنێت بۆ دکتۆرا هەمان شێوەیە لە هەموو شوێنێکش با بڵین جنابتان ئازان مدەیەکی محدد نیە یانی دکتۆرا لە هەندێک وڵات بە 8 ساڵ ئەمجاتەوە دەبێت نەک بە 4 ساڵ و بە 5 ساڵ بۆیە ئەو کەسە تەحمیل دەکرێت مەفرۆزە وەتاکە چارەسەری گونجا و چارەسەری زانستی منطقی بۆ بابەتە ئەوەیە کە ئەو بەڕێزە تەحمیل بکرێت بەو مادانی کە نەی خوێندووە ئەگەر ناخوانەخواسە مەحروم دەبێت هەرگیز ناتوانێت تەقدیمی ماستەرکە ئەمە بابەتێکە کە وەزارەتی خوێندنی باڵا لە تعلیماتی ژمارە 3 ساڵی 2022 ئاماژەی پێ نەکردووە مەفرۆزە ئەو تعلیماتە بۆ بە تەسەوری من خوێندنی باڵای داهاتوو کە بە بەردەوام هەموار دەکرێتەوە مەفرۆزە هەموار بکرێتەوە و ئاماژە بۆ بکە کە ئەو بەڕێزانەی کە بابەتەکانیان یەکسان نیە 175 نەخوێندووە ویان هەبێ وەربگیرێن بۆ مەرجەی کە لە کاتی ماستەرە لە کورساتی ماستەر یاخود لە کورساتی دکتۆرایە بابەتی مەخاسەکەیان بۆ بگەنە 175 تەحمیلیان بکەن تا ئەمە تاکە چارەسەرە بەڕاستی ئەو چارەسەرە دەشکرێت دکتۆر دەستت خۆش بێ ڕۆزەخان ئەو نەکات ڕۆزەخان هاوشێوەکانی ئەوانەی کە ڕێگەیان پێنەدراوە لەبەر هەرە و کارێک لە پسپۆرێک بخوێنن بەڕای ئێمە ئەوە لە بەکەلوێس هەیە بۆ نمونە قوتابیەک لە زانکۆیەک خوێندنەکەی دەگوازێتەوە زانکۆیەکی تر تەمەشا دەکەن بزانن ئەگەر لە قۆناغی سێ بێ بۆ نمونە سەیری بابەتەکانی قۆناغی 1 و 2 دەکەن ئەگەر بابەتێکی نەخوێند بێ لەوێندرێ لە سێ پێی دەخوێنن ینی تەحمیل دەکەن بۆ بابەتە بەڵام ئەگەر زیاتر بێت لە 2 مادە و زیاتر ئەوانە ئەوە مەرحەلەکە دەبێت دووبارە بکاتەوە بەڵام لەو بابەتانە دەبەخشرێکە لە زانکۆیە کۆنەکە خوێندوێتی کەواتە ئەگەر بۆ ئەم ساڵیش نەبێ بەڕای ئێمە دەبێت هەر چارەسەر بکرێ بەڵام دەبێت کەسێک هەبێ برادرانی وەزارەت تێبگەێنێ لەو حاڵەتانە چونکە ڕەنگە هەندێکیان ئەوانەی لەوێ کار دەکەن وەکو بەڕێزانەی ئێرە شارەزاییان نەبێ کە لە ناو ژیانەکە ینی باوڵەن لە مەراحلەکان لەوێدا لەگەڵ نەبوون بۆیە پێمان وایە دەبێت چارەسەر بکرێت هەر ئەو کێشەیە نییە کێشەی دەرچوانی بەشی وەرجێڕان هەیە کێشەی دەرچوانی تر هەیە لە زانکۆکانی تر هاتوونەتەوە لە پسپۆریەک دایانەوێت بخوێنن بەڕاستی ئەگەر کەسێکی تر بێوێ قسە بکە ئەگەر ناو بزانم کاتەکەمان تەواو بووە دەبێت تەواوی بکەین بەڕێزان ئەوە تۆمار کراوە بۆ ئەو بەڕێزانەی کە دەیانەوێت بگەڕێنەوە سەر بەشێک لە بەشەکانی یان ئەگەر برادێکیان هەیە نەیانتانیوە لەگەڵمان بەردەوام بن ئەوە دەبێت با بڵێن ئەو لینکەیان بدەنێت بۆی بۆ خۆیان سەیری بکەن و سوودی لەوەربگرن ئافتا و ئاخیر پرسیار English have international language tests TESOL training course not intermediate level
باوەڕ دەکەم TESOL ترینینگ کۆرس حساب نییە غەڵەت نەبێ هەر IELTS و TOEFL IBTە لەگەڵ PTE ئەو سێ و بزانم تعادل کراوە کاکتۆر سامان وانە لە کۆمنتەکە نووسیتی TESOL training course intermediate level they told him it will be counted as 5.5 equivalent to IELTS باوەڕ ناکەم ئەوە لەگەڵ تعلیماتی وەزارەت بگونجێ کاکتۆر سامان سەتەیە لەسەرەوە تەنها 4 تێستی نێودەوڵەتی هەیە تۆفڵمان هەیە کە IBT و PBT هەردووکیان و PTE مانەیە کە لە زانکۆی کوردستان ئەنجامەدرێ ئەو ئەکادیمێکەوە ئەوەی دی سنتەر بۆ ئینگلیزی تەنها ئەو 4 تێستە نێودەوڵەتی هەیە تاوا مامۆستافتا و هیوادارین جوابەکەش وەرگرت بێتەوە دەستتان خۆش دەستیان هەبێت لە پێشنیار ئەو بەڕێزانەی کە دەسەڵاتیان هەیە لە پۆستیان هەیە لێرەوە بە سوپاسەوە دەتوان دەستیان هەبێت لە پێشنیازکردنی ئەم بابەتە بۆ وەزارەت مەبەستم بابەتی مەقاسەیە مامۆستا نازم ئینشاڵڵا وا دەکەیت زۆر باشە دەستان خۆش مامۆستا سەمەد پرسیارێکی کردی و پرسیارە تر کە مامۆستا سەمەد پرسیارەکە شەخسیە زۆر باشە وابزانم بەسە بۆ ئەمڕۆ زۆر سپاس بۆ بەڕێزانێک کە تا ئێستا لەگەڵمان بنەوە نزیکەی سعاتێک و 51 دقەیە زۆر سپاس بۆ ئەو بەڕێزانەی کە لە سەرەتا ناومان هێنان لەگەڵمان بوون بە نووسین و بە دەنگ و بە ناما وەڵامیان داینەوە سپاس بۆ ئەو بەڕێزانەی کە ڕاستەوخۆ لەگەڵمان بوون برای بەڕێزمان پرۆفسۆری یاردەدەر دکتۆر سامان حوسێن ڕاگری کۆلیژی زمان پرۆفسۆر دکتۆر قادر محەممەد حەسەن ڕاگری کۆلیژی ئاداب پرۆفسۆر یاردەدەر دکتۆر مزگین ڕاگری کۆلیژی پەروەردەی بنەڕەتی پرۆفسۆر دکتۆر ئازاد ئیبراهیم ئەمین پرۆفسۆر لە ماتماتیک هەروەها پرۆفسۆر یاردەدەر دکتۆرە سەلوا کەوانە ڕاستەوخۆ لەگەڵ مامۆ قسەیان کرد سپاس بۆ ئەوانی تریش ئەو 20 کەسەی کە پێشتر ناومان هێنان بە شێوێک لە شێوەکان بەشدار بوون داوای لێبوردن دەکەین ئەگەر نەمانتوانی بێ یەکێک لە پرسیارەکان بەهۆی کات و یان بەهۆی سەرقاڵبوون بە سلایدەکان نەمانتوانی بێ نامەکان ببینین سپاس بۆ ستافی ئەکادمیای مێگامایند کە خۆبەخشانە لە پشت لاپتۆپەکانەوە خەریکی ئامادەکاریەکان بوون سپاس تایبەت بۆ ئەو ناوە بەڕێزانەی کە لەسەر شاشن کە لەگەڵمان بوون سپاس بۆ ئەوەی بەڕێزیش کە تامەزرۆیتان یان پەرۆشیتان بۆ بابەتەکە وای کرد تا ئەو کاتە لەگەڵمان بن لە زووترین کات لینکی ئەو تۆمارە پێتان دەگا هەوڵ دەدەین سلایدەکانشتان بۆ بنێرن بۆ ئەوەی کرد کەسێک پرسیارەکانی ویستیان ویستی بگەڕێتەوە سەری لەبەردەستی بێ زۆر سپاس بۆ هەمولایەک و ئەگەر کەسێک شتێکی نەبێ یان پرسیارێک نەبێ ئەمە کۆتایی پێدێنین لە هەفتەکانی داهاتوو لەگەڵمان بن بابەتی باشمان ئامادە کردووە بۆ مانگە هەروەها هیوای سەرکەوتن بۆ هەموو ئەوانەی کە خوازیاری خوێندنی باڵا دیبلۆمی باڵا و ماستەر و دکتۆران ئینشاڵڵا ئەوەی لە توانەتاندایە بیکەن ئەوی ترش ئەگەر بۆ ئێوە نووسرابێ بە دڵنیاییەوە دەبێ تۆ ئەوەی لەسەرتە باشترینی خۆت بخەیتەکە ئەوی تریش چی نووسرابێ هەر ئەوە دەبێت سپاس بۆ هەمولایەک شەوێکی شاد و ئاگاداری خۆتان سپاس